سڵای خۆی گەورەتان لێبێ دەستزانی کەناڵی ئاسمانی پەیام و بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژ خۆشحاڵین لە ڕۆژێکی تر هاتینەوە خزمەتی ئێوەی ئازیز هیوادارین ئەمڕۆ ڕۆژێکی پڕخێر و کامەرانی بێ بۆ گشتلایەک. والله بەلای خۆی گەورە ئەسڵای خواتان لێبێ بینەرانی خۆشەویست لە هەر شوێنێکن هیوادارین کە زۆر باش بن و ڕۆژ بەدڵێک و ئارام و ئاسوودە و بینەری سەرجەم بورگە و بابەتەکانی پەیامی ڕۆژ بن لەگەڵ هاوکارانمان کۆمەڵێک بورگە و بابەتمان بۆ ئامادە کردوون لەو بورکانی کەمڕۆ ئامادەمان کردووە بورگەیەکەمان تایبەتە بە گیر و گرفتەکانی مامۆستایانی وانەبێژ لە ساڵی نوێی خوێندن نزیکەبینەوە و کێشەی مامۆستایانی وانەبێژ وەک هەمیشە لە ئارادایە و تا ئێستا چەندین گربوونەوە و چەندین ناڕزایەتیان دەربڕیوە سەبارەت بە بەدەستهێنانی سەرەتایی تری مافەکانیان کە جێخۆیەتی حکومەت لایەن پەیوەندیدارەکان بێن بەدەمیانەوە بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ کارێک نەکراوە وەی ئەم ساڵ کە بینیمان بەڕاستی فۆرمی وانەبێژی دابەش کرابە لە کاتێکە کە بەڕاستی من پێویستمان بە مامۆستای دامەزرێنەر هەیە و ئەو کەسانەشی کە پێشتر وانەبێژیان خوێندووە مافەکانی خۆیان بەدەست نهێناوە بۆی چەندین گربوونەوە لە شار و شارەچەکان ساز کراوە بەڵام بەداخەوە تا ئێستا وەڵامێکیان نەبووە ئێمە ئەمڕۆ لە پەیامی ڕۆژ یەکێک لە مامۆستایانی کە بەشداری خۆپیشاندانەکانی کردو و دەنگی ناڕازی و مامۆستایانی وانەبێژ لێرەوە بگەێنێت لەگەڵمان دەبێت و باس لەو بابەتە دەکەین و گفتوگۆ دەکەین سەبارەت بە گیر و گرفتەکانی ئەوە. بەڵە هۆنیاتەوەی دومیشمان لەسەر بابەتێکە کە لە ئێستاە زۆر بەربڵاوە ئەویش کاریگەری مادە هۆشبەرەکانە لەسەر دەرونی مرۆڤ لە ئێستاە زۆر بەداخەوە کە مادە هۆشبەرەکان بڵاوبوونەتەوە لەناو گەنجان بە تایبەتی بەکارهێنەرێکی زۆری هەیە خەڵکێکی زۆر بازرگانی پێوە ئەکاو ئەوەی مای خۆشحاڵی ئەوەیە کە لە ڕێگەی دەستگاکانی ئاسایش و ئەو دەستگا ئەمنیانەوە هەڵمەتەکرێ و دەگیرێن و ئیجراعاتیان لەگەڵا ئەکرێ بەڵام ئەمڕۆ ئەمانەوەی قسە بکەین لەسەر کاریگەریە خراپەکانی مادە هۆشبەرەکان لەسەر دەرونی مرۆڤ و ئەم بەبەستەش میوانداری دکتۆرێکی دەرونیمان کردو پسپۆڕێکی بواری دەرونی ئەمڕۆ لێرایە بێت و گفتوگۆکە لەسەر بابەتە بە چڕوپڕی ئەوانەش ینی دەبینین هێشتا هەر لە زیاد بوونە بۆ بابەتێکی گرنگە لەگەڵمان بزانین کاریگەری دەرونی خراپەکانی چیە لەسەر مرۆڤ بەڵام کەمیشە پێش ئەوە شتێ بێ سەرەتا بینەری کەشوهاوا بین بزانین گۆڕانکاریەکانی کەشوهاوا چۆنە. سڵای خۆی گەورەتان لەبێ ئازیزان ئێستاش لە تەوەریەکەمانە قسەیەکەین لەسەر گرفتەکانی مامۆستایانی وانەبێژ دیارە چەند ساڵێکی زۆرە لە بەرنەمانی دامەزراندن هیچ مامۆستایەکدا نەمەزراوە بە فەرمی و نەبووتە میلاکی قوتابخانەکان بۆیە
ئەو فەراغی کە هەبووە مامۆستایانی وانەبێژ پڕیان کردوتەوە دیار مامۆستایانی وانەبێژ بە پێی پێداویستی بەسەر قوتابخانەکان دابش بوون بە تایبەت قوتابخانانی کە لە دەرەوەی شارن و بە پێی ئەو بەشەوانانی کە دەیڵێنەوە کرێکی ماندووبوونیان بۆ هەژمار ئەکرێ بەڵام هەتا ئێستا ئەوەی کە ئەوان بەدەستیەوە ئەناڵێن ئەوەیە کرێی ماندووبوونەکانیان زۆر درەنگ ئەگا بەدەستیان و هەروەها بێگومان جگە لەوەش تۆ ئەگەر ئەم حسابی ئەوە بکەی ئەم مامۆسایانە خێزانیان هەبێ هاتوچیان هەبێ پێویستیان بە موچەیەکی باشە بەڵام جگە لەوەی کە ئەمان حەقی تەواوی خۆیان وەرناگرن زۆر درەنگیش بەدەستیانەگا و هەروەها وەکو مامۆسایانی میلاک هەژمار ناکرێن بۆ وەرگرتنی مۆڵەتی دایکایەتی ئەمانەواتە مەسەڵەن ئەگەر مۆڵەتێکی خوێندن هەبێ مۆڵەتێکی دایکایەتی هەبێ ئەبێ ئەمان واز لە داوامەکەیان بێن بەڵام بەڵێ مامۆسایانی میلاک جگە لەوەی کە هەمووکو مامۆسا ئەمێننەوە لەوانەیە بەشێک لە موچەکەشیان وەربگرین لە کاتی ئەم مۆڵەتانەیە و ئەوەی لە ئێستایا جێگەی سەرنجە و جێگەی ئەوەیە کە ئەم مامۆسایانی وانەبێژ تشتیان خستۆتە سەر ئەوەیە کە لە دەستپێکی ساڵی تازەی خوێندندا یەکە ئیداریەکان کە ئیداریە پەروەردەیەکان لە بەڕێوەبەرایەتی پەروەردەیەکان داوایەکیان لە قوتابخانەکان کردو کە پێویستە مامۆسایانی میلاک تەواوی بەشەوانەکانی خۆی پڕ بکاتەوە بۆ نمونە مامۆسایەک 24 بەشەوانە بڵێتەوە بۆ ئەوەی ئەم مامۆستاوانە بێژانە هەندێکیان بێبەشە بن ئەو کاتە لە وتنەوەی وانە هەندێکیان ئەبەخشرێن ئەمەش گرفتێکی زۆری دروست کردووە و هەروەها بارێکی قورس ئەخاتە سەر شانی قوتابخانە و مامۆستایانی میلاکی قوتابخانەکان جگە لەوەی کە هەندێک مامۆستای بەڕێز وەکو مامۆستایانی وانەبێژ بێبەش ئەبن لە وانەبێژی بۆ باسکردن لەم بابەتانە و گفتوگۆکردن و زیاترشیکردنەوەیان میوانداری زۆر بەڕێز مامۆستا کارزانمان کرد و مامۆستا کارزان فیزیک نوێری مامۆستایانی وانەبێژ زۆر بەخێر بێ مامۆستایان سپاس بۆ ئامادەبوونە خۆشحاڵین لێری مامۆستا پێمان خۆش سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەو بڕیارە تازەیە کە لە دەستپێکی ساڵی نوێی خوێندنە هاتووە و داوا ئەکا مامۆستایانی میلاک بەشەوانەکانی خۆیان پڕ بکەنەوە بمش هەندێک مامۆستای وانەبێژ ناتوانن بمێنەوە لە قوتابخانەکان ئێوە ژوابزانم ناڕازی بوون کەمێک باسی ئەمەمان بۆ بکەی لە سەرەتا سەرەتا بەنای خۆی جوانکاری بوونەوە زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەم دیدارە لە ڕاستیدا با بڵێن ڕێخستنەوەی میلاکات تەنها پەیوەست نەبووە بە ئەم ساڵەواتە تەنها ئەم ساڵ نەکراوە کە بەهۆی مامۆسانی وانەبێژ بوونەتە قوربانی بەڵکو ڕێخستنەوەی میلاکات هەموو ساڵێک دەکرێت ئەنجام دەدرێت ئەوش لە پێناو ئەوەی کە بە حسابی خۆیان میلاکات ڕێک بخرێتەوانێ و بڵێن بەهۆی ڕێخستنەوەی ئەو میلاکاتەوە مامۆسایانی میلاک بڵێن وانەی تەواتی خۆیان بڵێنە بۆ منە بە پێ ڕێنمایی ساڵی 2009 مامۆستای میلاک لە قۆناغی بنەڕەتی پێویستە 24 بەشەوانە بڵێتەوە مامۆستاش لە ئامادەیەکان 22 بەشەوانی خۆیان بڵێنەوە بۆ ئەمە بەستا ڕێنمایی ساڵی 2009 جێبەجێ دەکەن دەبوو ئەم ڕێنمایی کە ئەمان ئەم ساڵەکە جێبەجێ دەکەن لە ساڵانی ڕابردووتر جێبەجیان کردا بەڵام بەهۆی ئەو پاسەوانەی خۆیان کە دەهێنەوەکو قەیرانی دارایی و ئەو کاتەکە بایکۆتی مامۆستانی میلاک لە ئارادا بوو هەروەها ڤایرۆسی کۆڕۆنا هاتو چەند ساڵێک بۆوانیان بەڕێکرد ئەم شتانیان پشتگوێ خست بەڵام بیرمان نەچێت لە مودەی ئەو چەند ساڵانی ڕابردوو کە میلاکاتیان ڕێک نەخستەوانەوە بۆیشان ڕێک ناخرێتەوە قەت کە دواتر باسی دەکەم لە قوتابخانەکاندا باڵێن مامۆستایانێکی زۆر مۆڵەتی بێموچیان وەردەگرت یاخود سەفرە و ئەم لە سەفریان دەکرد بۆم لەولا مۆڵەتی بێموچە یاخود کۆمەڵێک مامۆستای بەڕێز مۆڵەتی دایکاتی و ئیلا ئاخری ئەو حاڵەتانەی کە هەیە ڕووی دەدات بۆ ئەمە هانیان دەهێنا بۆ مامۆستانی وانەبێژ بۆیە لە خلالی ئەوەی کاتێک مامۆستایەک مۆڵەتی بێموچە وەردەگرێت یاخود نەقڵ دەبێت تەنسیب بە تەکمیلە یا هەر شێوازێک لە شێوازەکان ئەو قوتابخانە بێ مامۆستا ئەبێت واتە شوێنەکەی چۆڵ دەبێت بۆ ئەوەی بێن ئەم شوێنە چۆڵە پڕکەنەوەن هانان بۆ خریجانی زانکۆ پەیمانگاکان هێناوە بەوانەبێژی با بڵێن خرێجێکی زانکۆ پەیمانگا بەوانەبێژی دادنە لە قوتابخانەکانە کە پێ دەوترێت مامۆستای دانەمەزراو ئەوەی کێمەی زەق کردوتەوانێت با بڵێن لە واقعی ئەمڕۆدا لە ناو وەزارەتی پەروەدا ئەمێ ئەوە بڵێم شتێک نەماوە بە ناوی دامەزراندن بەڵکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو فێڵێک لە دەرچوانی دانەمەزراو لە دەرچوانی خریجی زانکۆ پەیمانگاکان ئەویش ئەوەیە هاتووە وای کردووە
خریجانی زانکۆ پەیمانگاکان ئاواتەخواز بن کە بەش بن بەوانە بێژی بەداخەوە کەمە داواکاری هیچ کەسێک نییە داواکاری ئێمەمانان نییە بەڵکو داواکاری ئەمە ئەوەیە جارێکی دیکە ئەو دەرگای دامەزرادی کە چەندین ساڵە داخراوە بەڕووی دەرچوانی زانکۆ پەیمانگاکان بکرێتەوانێت چونکە بێرمان نەچێت وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی تەندروستی دوو وەزارەتن لە هەموو وڵاتانی دنیا نابێت دامەزراندنیان بوەستێ بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەیان نەک هەر دەرگاکەی داخراوە بە قوفڵەکە کەس نازانێت کەی دەکرێتەوانێ سەرڕای ئەوەشی هانایان بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکانیان بۆی کەوانە بێژی بکەن یعنی من شتێکی زۆر بڵین تووشی شۆک و ماوەی کە ڕابدوو کۆمەڵک دەرچوی زانکۆ پەیمانگان بینی کەوتی نەقسە کرد دەنوتم خەریکی چنووتیان وڵات دامەزراوی تم چۆن دامەزراوی وڵات بووین بەوانە بێژی یعنی تۆ دیقەت بە ئێستا وانە بێژی بۆ بە دامەزراندن لە بەدیلی ساڵانی ڕابردوو بڵێن قسەی ساڵی 2013 و 2014 ئەو ناوە کە دامەزراندن مەگرە بەست هەبوو ئەوە ساڵە هەر میلاکاتیش نەما باشە یعنی مال ئەسف ئەمێ ئەوە بڵێم حکومەتێکی گەورە لەم وڵاتی خۆمانە وەزارەتێکی گەورە و گرنگ کە کۆڵەکەی بەرەوپێشچنی هەموو وڵاتێکە تۆ بێ دەرگای دامەزراندن دابخەی هەرچی هیوە و ئاواتی هەموو دەرچوانی زانکۆ پەیمانگاکان با بڵێن بمرێنیت لە ناوی ببیت لەسەر یەشتی بچووک بێهڵیتەوان ئەوش ئەوەیە کە وانە بێژی بکە یعنی من لێرە با بڵێن ڕووی خۆمانەکەینە هەموو دەرچوانی زانکۆ پەیمانگاکان تکایە وانە بێژی مەکەن یعنی من چەندین جاریتی ژوتومە هەتاوەکو وانە بێژی هەبێت دەرگای دامەزراندن ناکرێتەوانێت چونکە بیرمان نەچێت ساڵ بۆ ساڵ دەرچوی زانکۆ پەیمانگا زیاد دەکەن یعنی تۆ ئەگەر ئەو داتانەی کە لە بەردەستمانایە لە خلالی ئەم چەند ساڵی ڕابردوو کە دەرگای دامەزراندن داخرا نزیکەی 8 ساڵ دەبێت نزیکەی تاوەکو ئێستا بە پێ زانیارەکان کە لە لای منە نزیکەی 580,000 دەرچوی زانکۆ پەیمانگایە لە کاتێک ئەم ساڵ دەرفەتێکی تریشان نابەوانە بێژان کە دووبارە فۆرمی وانە بێژی پڕ بکەنەوە خۆی کارەساتێکی ترە ئەوەش بۆ خۆی یەکێکتر لە گەورەترین کارەساتەکان یعنی تۆ ئێمە چارەمانە کرد من وەکو مامۆستایەکی دانەمەزراو کە 7 ساڵە خزمەتی مامۆستای دانەمەزرایی وانە بێژیم هەیە کەمە حکومەتی هەرێم واجبە لە سەرشانی کە بێت حەقەکەی من بدات کەش دامەزراندنمە لەو قوتابخانە بۆی بە دڵسۆزانەتر کار بکەم یعنی سەرڕایەوە کە نەهاتووە بێت بەدەم داواکارەکەی تۆوە هاتووە فۆرمێکی بڵاو کردێتوانێت فۆرمی وانە بێژی وەڵاهی یعنی وەزارەتێکی گەورە و گران شەرمە بۆ وەزارەتێک بێت داوای وانە بێژی بکات یعنی تۆ ئەم هەموو دەرچۆ دانەمەزراوە هەیە بۆ نای دای بمەزرێنی یعنی ئەم هەموو مامۆستاوانە بێژە دانەمەزراوە هەیە بۆ نای حەقەکەی بدەیت حەقەکە چییە یعنی کەس نەیوتە بمانکەن بە ڕاوێژکار وەزیر چوزانە مدیر عام ئەم شتانە داوایەکی زۆر سادە یعنی ئەڵێن چەند ساڵە وەکو مامۆسایەکی دانەمەزراوە دەرس دەڵێنەوە وەرحەقی خۆمانمان بدەرێت کە مامۆستا کارزان لە ساڵی ڕابردووە کە نزیکترین ساڵی خوێندنە لە ئێمەوە ڕێژەی مامۆستایانی وانە بێژ چەندێک بۆ جەناب دەگەێت بۆ ساڵی خوێندنی 2021 بۆ 2022 ژماری مامۆستانی وانەبێژ بە دیاریکراوی 3465 مامۆستای وانەبێژ هەبووە ئەم ژمارە ڕووی لە هەڵکشان بوو باشە لە ساڵی 2016 بۆ 17 لە ساڵی 2016 بۆ 17 ژماری مامۆستانی وانەبێژ خۆی دەدا لە نزیکی 12000 بۆ 13000 واتە لەو ساڵەوە حتاوەکو ئێستا نزیکەی 18000 مامۆستا زیادی ئەو بەرزبوونەوەی ڕێژەیە پەیوەندی بە زۆری دەرچوانەوە هەیە پەیوەندی بە پێداویستی قوتابخانەکانەوە هەیە پەیوەندی بە هەردوو لایەنەکەەوە هەیە بیرمانە چەرۆکو ئاماژەم پێدا ساڵ بۆ ساڵ دەرچوی دامەزراو زیاد دەکات باش ئەمە یەک دووش کەرتی پەرودە لەو کەتانی وەکو ئاماژەم پێدا نابێت دامەزراندنی بوەستێت هەموو ساڵێکیش کۆمەڵک مامۆستای خانشین لە قوتابخانەکان سێگومان وێستم ئاماژە بۆ خاڵە بدەم یعنی تۆ لە نێو وەزارەتێکە با بڵێن خزمەت دەکەی ئەمە مامۆستای میلاک هەمومان دەزانی مامۆستانی میلاکە مۆزەفە کۆمەڵک نزیکەی 130,000 مامۆستای میلاک لە ناو کەرتی پەرودە بوونی هەیە تۆ ئەم 130,000 مامۆستا بەردەوام نابن لە خوێندن هەنێکیان تەمەنیان دەڕوا بەرەو خانە نشین بوون هەنێکیان بۆ نمونە وەکو بەپی ئەو زانیاریانەی کە لامانە داتا و بڵێن ڕقم و ژمارە ئەوە ڕێژێکی زۆر مامۆستا کۆچیان کردە بە هەردوو جۆرەکە هەم کۆچی ئەوەی کە لە هەرێمی کوردستان بۆ وڵاتانی دەرەوە کە وازن لە مامۆستاتی ناچکە لە وڵاتەوەمان دەزانین شکۆی مامۆستا شکێنراوە بەداخەوە وەجگەلەوەی کە بەداخەوە ینی کۆچی وەفات ئەوەی کە کۆمەڵک مامۆستای ئازیز خۆی گەورە لیان خۆش بە وەفاتیان کردووە یعنی بەڵە سەرڕای هەموو ئەوانە کۆمەڵک مامۆستای دیکە خانە نشین کراون کە بە خزمەتێکی چەندین ساڵەوە مامۆستایەتیان کردووە ئێستا دەبێ ئێمە ئەوان ڕێز لەوانە بگرین من مامۆستای خۆم بینی لە ماوە کاتی خۆی کە لە قۆناغی شەشی سەرەتایی وانی پێوتم لە ساڵانی ڕابردوو یعنی تەواو بە تەمە ناچێت تاوکو ئێستا خانە نشین نەکراوە
یعنی داوا دەکەمێت و ئەو خوایە بە وەزارەت بڵێن کە ئێمەمانان خانشتیم کە بۆی ئێوە کە گەنجن هاتوون پڕوزن بمان خەنە شوێنی ئێوە یعنی بتان خەنە شوێنی ئێمە تامام دامەزراندنمان بیرچێتەوە یعنی منیش هەر هەمان قسەم پێوتم وەڵڵاهی مامۆستاگیان ئێمەش حەزمان نەئەکرد کە بەڕێزتان بەو تەمەنەوە تاکو ئێستا خانەشی نەکراون بێن ئێوە خزمەت بکەن یعنی ناتوانە بڕوا بەڕێگادا یعنی بەداخەوە ئێڵێم ئەو کارەساتی کە لەنێو وەزارەتی پەروەردە ڕوو ئەدات ساڵ بۆ ساڵ خراپتر دەبێت حکوومەتی هەرێم ئەگەر نێت بەدەم داواکارەکانی ئێمە نێت ئەو چاکسازەی کە خۆیان داوایەکەن دەڵێن دەمانێت چاکسازی بکەین لە سەرای کابینەی نوێی حکمڕانەتی ئەم کابینەیەدا بەڕە سەرۆکی حکومەلوتی ئێمە دەمانێت چاکسازی بکەین ئێوە ئەگەر چاکسازیەکە وەرە 30,000 مامۆستای وانەبێژ دامەزرێنە بیرمان نەچێت بێگومان هەمووی چۆنەڵی وعد و بەڵێنێکی کۆمەڵێک دروشمی بریقەدارن بۆ ئەوەی خۆیان میلەتی کورد دەناسن بەداخەوە یعنی ئەو هەموو قێرانیان بیردەسێتەوە بەڵام کاتی هەڵبژاردنەکان دێن کۆمەڵک وعد و بەڵێنی ناڕاستەدەن بە هاوڵاتیان و بە گەنج و هەموو چین و توێژە جیاوازەکان بۆی بەداخەوە لەم ئەگەر حکومەتی هەرێم نێر بەدەم ئەم کێشە مەشاکلانەی کە ڕووی کردوتە ناو وەزارەتی پەروەردە بە دڵنیایە وەکو هەمیشە وتومە و چەندین جاریش ئاماژەم پیاوە لێرەش ئاماژەی پێدەدەمەوە شتێک نەما بەناوی وەزارەتی پەروەردە ئەوەی کە هەیە پێی دەوترێ وەزارەتی مامۆسانی دانەمەزرا زۆر بەداخەوە زۆر باشە مامۆستا داواکاریەکانی ئێوە با بە کورتی و پوختی بزانین داواکاریەکانتان لە چیا خۆی بینێتەوە ئایا تەنها دامەزراندنە یاخوتانات ئەو مامۆزانی کەوانە بێژیژن وەکووانە بێژێک ئەو مافێکیانە بەدەستی ناهێنن داواکاری ئێمە تەنها یەک داواکاریە ئەوێش بریتێ لە دامەزراندن هیچی تر نیە یعنی کەس داوای نەکردووە لە غەیری دامەزراندن داوای شتێکی دیکە بکەین کە ئەمەش مافێکی سەرەتایی خۆمانە فەرم و بڕوانامەکانمان لە ماڵەوە تەپوتۆزی دنیای لێ نیشتووە کەرەنتی نەکراوە کاکە 8 ساڵە 10 ساڵە بڕوانامەکانمان کەرەنتی نەکراون ئێمە دەمانێت ئەم بڕوانامەمان ڕێزیان لێ بگیرێت دەمانێت ڕێز و بەها بۆ خوێندن لەم وڵاتە با بڵێن بگەڕێتوانێت نامانێت چیتر هەموو دەرچوانی زانکۆ پەیمانگاکان تەخەڕوج دەکەن بڕوانامەکانمان چۆنەڵێ هەر بۆ جوانی بێ یعنی بڕێستە هەموو ماڵک خریجێکی زانکۆ پەیمانگای تێدا هەموو ماڵک دووسە شاری تێدا ئێوەرە بێ بیهێنە با دایمەزرێنە با خزمەت بکات یعنی ئەمە ئەوە بڵێم داواکاری ئەمە هیچ نییە مافێکە کە دەبوو چەندین ساڵ پێش ئێستا پێمان بدرایە کەویش دامەزرادنە یعنی کەس داوای نەکردووە بڵێ بمانکەن پلە و پۆستی گەورەمان پێ بدەن بەڵکۆی کە داوایەکەین مافێکە نەدەبوو بێشینە سەر شەقام بووین بەڵام بەداخەوە لەم وڵاتی خۆمانە ماف پێت نادرێت دەبێت بستەندرێت بەداخەوە ئەوەها ڕێزی مامۆستا دەگیری ئەمە لە دوایین چالاکی کە کردمان لەم مدەی ڕابردووە لە بەردەم بینای ئەنجومەنی وەزیرانە داوایەکی مافی سەرەتایی خۆمانمان کرد دروشمێکی بەڵێ بۆ دامەزراندنمان بەرز کردوانێ یعنی لەلایەن هێزێکی بەناو ئەمنیەوە هاتن دەستگیریان کردین تووشی کۆمەڵێک سزایەکی دەرونی بووینەوەنێت بۆ ماوەی چەند کاتژمێرێک شەو ڕۆژێک بابڵین زیندانی کرێن بەداخەوە یعنی ئاوا پاداشتی مامۆستا بدرێتەوە بەس وەکو مامۆستایانی وانەبێژ گوزەرانتان چۆنە لە ناو قوتابخانەکانە ئایا مافی خۆتان پێدرێت بە شەوانەکانتان چۆن پێدرێت کەمێک باسی ئەومان بۆ بکەین وەڵاهی ئەگەر باسی دۆخی مامۆسانی وانەبێژت بۆ بکەم هیچ مامۆسایکی وانەبێژ نییە دۆخی زۆر باش بێ ئەسڵەن دۆخی وەسەتیش نییە ئەتوانم بڵم دۆخی ئەها خراپتر خراپترینە ئەوەی کە دۆخی خراپێ دەبێ بڵین دۆخی زۆر باشە یعنی بیرمان نەچە مامۆستانی وانەبێژ لە پای ئەو خزمەتە گەورەی کە دەیکەن ئەرکەکانیشان پێ نادرێت کە بریتێ لە شایستێکی دارایی کە حکومەتی هەرێم کوردستان دەبوو شەرمیان بکردایە کاتێک مامۆستا دێتە سەر شەقام بۆ بچووکترین داواکاری خۆی کە زۆر جار بەهۆی پێنەدانی شایستە دارایەکان مافە سەرەتایەکی خۆمان کە بریتێ لە دامەزراندن لە بیری وانەبێژان دەبەنەوانێ من ئەگەر باسی دۆخی مامۆستانی بکەم مامۆستامان هەیە لە دەرەوەی گوندەکان ژیان دەباتە سەر بە موچەی 250,000 باشە یعنی ئەم مامۆستایە تەنها بەس بەشی کری هاتوچۆکەی ناکات جگە لەوەی کە تەنها بەشی کری هاتوچۆکەش ناکات وەڵڵاهی مامۆستا بۆ دەڵێت پارەم پێنە بۆ جل بکڕم بۆ ئەوەی کە ئەم ساڵەکە خوێندنەکەمی پێبەڕە ببەم مامۆستامان هەیە لە گوندەکانە یان لەگەڵ ڕێز و احترامم دەڵێت لە شوێنی مەڕووماڵات دەمێنمەوانێ باشە لەو شوێنەی کە مەڕووماڵاتی تێدا بەخێو دەکرێت دەڵێت لەوێ دەمێنمەوە مامۆستامان هەیە ینی خاوەنی چۆنەڵەی منداڵە ماڵ و منداڵێکی زۆری نەخۆشی هەیە ناتوانێت ینی ژیانێکی وەکو پێویست بباتە سەر یعنی دۆخی مامۆستا ڕۆژ بە ڕۆژ بە گشتی ئەگەر قسە بکەین بەرەو خراپتر دەسێت لە نێویشیدا مامۆستانی وانەبێژ یعنی بەداخەوەڵم ئەم قسەیە لە ناو وەزارەتی پەروەردە چەندین ساڵ بابلین ئاماژەمان پێداوە چەندین جار یعنی چەند جۆرێک مامۆستا هەیە ینی مامۆستای میلاکە منە خوێندکارەکانمان پێمان دەڵێن چی باشە مامۆستاوە دانەمەزرای یعنی ئاوامان پێ دەڵێ یعنی تۆ وەرە خوێندکارێک
ئێستا ئەم شتە چۆتە مێشکی کە مامۆساکەی دانەمەزراوە ئایا چۆن ئەمەری دەبێ بەوەی کە خوێندن تەواو بکات کاتەستان ڕەنگە هەروکو مامۆستایەکی ژوێنینەکە کە ئەمە بەڕاستی دانەمەزراوە بێگومان ینی بیرمان نەچێت لە زۆرێک لە قوتابخانەکان ینی مالعەسە بەمێ ئەو ڕستەیە بڵێم حکومەتی هەرێم بەنا حکومەتی هەرێم دێڵێم هاتووە ڕێز و شکۆی مامۆسای شکاندووە ئەمەدە لەسەر شەقامە تێت هەڵدەدا سزنت دەکات ئەوە تا لێت دەدا باشە نارە دەنگی ئازادی خۆت بەرزکەیتوانە کە داوای مافێکی سەرتایی خۆت دەکەی ینی بە هەموو جۆرە شکۆی مامۆسای شکاندووە تەفرەقە و چیناتێکی لە بینی مامۆسایانە دروست کردووە ئەم شکاندنی ڕێز و شکۆی مامۆسایە پلی کێشاوە بۆ خوار بۆ لای خوێندکارەکانی ژۆک و پێز ڕێز لە مامۆساکانیان ناگرێن چکە دەزانن کە ئەم مامۆسای لەسەر شەقام کەسێک بە ناوێکی هێزی ئەمنیۆ دێت تێ هەڵەدات لێی ئەدا زیندانیەکات بۆ ئەوی سێری ئەوە کار وەکو کوردوتەنیان لە گەورە ئاوەڕژە بچووک پێی تێدەنێ یعنی ئەمەگەر گەورەکانمان ڕێز لە مامۆسا بگرێن ئەو کاتە بچووکەکانیش بە هەمان شێوە ڕێز لە مامۆسا دەگرێن میای بەداخەوە دێڵێ یان کەسوکاری خوێندکار هەبوو هاتوو بەڵام لە کاتی کۆبوونەی دایکان و باوکانە لەبری ئەوەی داوای ئەوە بکا بڵێ مامۆسا خوێندکارەکەم ئاستی چۆنە وتۆتی مامۆساوە دانەمەزران ینی بێگومان ینی کەسوکاری خوێندکاریش ینی هەر باس ئەوەکە یانی لە برێ کە بڵێ خوێندکارەکەم چۆنە ئاستی باشە ینی لێی ڕازین ئەو هەلە مامۆساوەڵایی دانەمەزراوە نێشتا منیشانەوە نییە خەمی هەموو کۆمەڵگای ئەم دانەمەزراندنە منداڵی لە قوتابخانە خەمی داهاتووی خۆیەتی دایک و باوکە خەمی منداڵەکەیەتی ینی ئێوەن خەمی ئەوەتانە چۆن ئەو نەوەی لە بەردەستانە هانی بدەن بۆ ئەوەی بخوێنێ زیاتر فێر ینی لەم وڵاتە لەم هەرێمی کوردستانی خۆمانە بیرێک دیدێک خراوەتە نێو تاکی کۆمەڵگاوە ینی هەمومانیان وا پەروەردە کردووە خۆمان دەزانین لە وڵاتی خۆمانە ینی شتێک بڵاو بێتوانیت لێ بێ بەدیادە ینی بڵاو دەبێت هەمومان ئەو شتێت لە مێشکمان ناچۆنەڵێ دروستە بێ بەردام دێڵینەوانێ ینی ئەمەدە هاتوونەتە سەر شەقام ئەوەندە داوامان کردووە بەڵە بۆ دامەزراندن بەڵە بۆ دامەزراندن خوێندکارەکانیشمان لەگەڵمانە ئەیڵێنەوانێ ینی ئەو چۆنەڵێ ئەو ڕوئیا و ئەو ئومێد و هیوایی کە ساڵانی پێشەوە بە هەمومان بە چێژێکی ئەو خوێندنمان ئەخوێند و تاوامانە کرد ئەمانە لە پاش خوێندنەکە دا ئەمەزرێین خزمەت ئەەکەین بەپێ ئەو پسپۆڕەی کە هەمانە بەڵام بەداخەوە نەک نەماندی بەڵکو ینی لە وڵاتێکە ئاژین تاریکستانێکە کەس نازانێت ئەم دەرگایەی کە پێ دەڵێن دەرگای ئومێد و هیوا کە یەکرێتەوانێت زۆر باشە مامۆستا ئێوە لە دوای هەوڵ و چالاکیەکانتە کە کەمێک لەمە پێش تۆزە ئاماژەش پێ کرد حەزەکەم زیاتر باسی لێ بکەی کە ئێوە خۆپیشاندانتان گربوونەیەکتان ئەنجامدا بە مەبەستی دەربڕینی ناڕزایەتیەکانتان و بەڕێستان یەکێک بوون لەو مامۆستایانی کە چەند کاتژمێرێک لەلایەن هێز ئەمنیەکانەوە دەستگیر کران ڕوبەڕووی چی بوونەوە هۆکاری ئەم دەستگیرکردنە چییە لە کاتێکا کە ئێوە بۆ مافێکی سەرەتایی خۆتان هاتوونە سەرجادەکان و بە شێوازێکی زۆر هێمنانە داوای مافەکانی خۆتانەکەن وەڵاهی بەداخەوە ئەیڕمەکو ئاماژەشم پێدا لەم وڵاتی خۆمانە ئەوەی پێیان بکرێت ڕێز و شکۆی مامۆسایان شکاندووە یعنی ئەمە هاتینە بەردەم بینە ئەنجومەنی وەزیران بەو پەڕی مەدەنیانە بەو پەڕی ئاشتی خوازانە کۆمەڵێک دروشمی مەدەنی و چاکسازیمان بەرز کردەوانێ بەڵێ بۆ دامەزراندن باشە یعنی وەکو میلاکی هاوپیشە بمانکەن بە هەمیشە یعنی ئەمە دروشمەکانی ئەمە بووە بەڵام بەداخۆ بەناو هێزێکی ئەمنی زۆر بێڕێزانە هات ئەمیان دەستگیر کرد ئەمیان خستە نێو با بڵێن ئەو زیندانانەی کە کەسانی مادەی هۆشبەر و کەسانی تاوانبار تێدا دەژن ینی ئێمە دوو مامۆستا بووین خستنیانە ژوورێک لە سزنێکی دووبەیەک ینی 2 مەتر درێژی و مەترێکپان بوو ینی ئەوە هەر ڕست لە دۆخی مامۆستا دەگیرێ باشە یعنی لە هیچ وڵاتەکان نەبووە مامۆستا بخرێتە زیندان و لەسەر داوایەکی ڕەوای خۆی دەڵێن وەرە ئەی حکومەتی هەرێم وەرە چاکسازی بکە وەرە من پەیامی چاکسازیم پێ بۆ کە بە شێوازێکی مەدەنیانش ینی ئەوان لەو دروشمە مەدەنیش دەترسن باشە ینی هیچ شتێک تەنانەت ئەو مامۆسانی هاوپیشەکانم کە لەوێ بووین هیچ مامۆساک تەنانەت بە بچووکترین وشەش دژیان حکومەتە وشەیەکی بەرز نەکردوێتەوانێت کە بڵێ ئەمە چۆنەڵێ ئەو شتێکە خۆیان نایدەنێن شۆڕش و کۆمەڵشێک وەلەو کە لەوانش زۆر دەترسن بەڵام ئێمە یەک دروشمان بەرزکردەکەشمانە بەڵە بە دامەزان هیچی تەنە بەڵام ئەوها پاداشمان دراوەتەوانێ چەند مامۆستا بوون کە ئەوها دەستگیر کران ئەوەی کە ئەو ڕۆژە دەستگیرکران تەنها من و مامۆستا عەلی هاوڕێم کە هەردووکمان سەرپەرشتاری خۆپیشاندانەکان بین بەداخەوە یعنی دەبوو ڕێزیان لە بگرتینایە بەڵام ئابۆ شێوازە ڕێز لە مامۆستا دەگرن دەبێ توندی نێو زیندانەکانیان بکەن یعنی منەمێ ئەوە بڵێم مامۆستانی وانەبێت سڕای ئەو پانتایە گەورەی کە لە نێو کەرتی پەرۆدا
داگیریان کردووە و کۆڵەکەی پەروەردەیان با بڵین چۆنەڵێ ڕاگرتووە بێرمانەچێت لە چەند ساڵانی ڕابردووە بۆ هۆی ئەو قەیران و بایکۆت و وەزعی کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد ئەگەر مامۆسانی وانە بێژ نەبوونە بە دڵنیاییەوە کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستانە ئەو ساڵانە بە ساڵانی خوێندن هەژمار نەدەکرا بەڵام مامۆستانی وانە بێژ بوون بۆ پەر دڵسۆزی و هاتن کەرتی پەروەردەیان ڕێککردەوەنە نیان هێشت کە سیستمی خوێندن لە وڵاتە بە نەخوێندن هەژمار هەمساکارزان لەگەڵەوەی ئێوە لە بەردەم ئەنجومەنی وەزیران هەبوون داوای مافی خۆتان کردووە بەڵام هێزی ئەمنی لە بریەوەی پارێزگاریتان لێ بکات دەست بەسەرتانەکە ڕوبەڕووتانە بێتەوە هێز بەرامبەرتان بەکارهێنێ ئێوە بۆچی ئەگەڕێنەوە ئەم دەسەڵاتە بەم جۆرە بەرامبەر مامۆستا بەرامبەر کەرتی پەروەردە ئەوەندە ئیهمالە و ئەم بوارەی ئاوا پشتگوێ خستووە وەڵای خۆی هەر ناوەکە خۆی بەخۆیەوە دیارە کە دەڵێ هێزی ئەمنی واتە دەبێت ئەمنی من و تۆ بکات واتە دەبێت گیانی من و تۆ بپارێزێت هێزێک بۆ ئەمن و ئاسایش هێزێک بۆ ئەمن و ئاسایشی وڵات بەکار بێت یعنی دەبێت بێت من بپارێزێت نەک کەسێکی دەرەکی بێت لە من بدات بەڵام ئەوە نەک ئەویانەکە بەڵکو خۆیان هاتن لە ئێمەیاندا بەداخەوە ئەمە یەک دومی نیشان حکومەت بۆ ناوێت ئەوە بکات بیانی بە دڵنیایەوە من بۆ ئەوەی دەگەڕێنمەوە لەم وڵاتە شتێک نییە بە ناوی پەروەردە و فێرکردن شتێک نییە بە ناوی ئەوەی کە بیریان لای ئەوە بێت دەمانێت ئەم وڵاتە بەرەو پێشەوە ببین پەروەردە بەرەو پێشەوە ببین بۆیە ئەبێ گرنگی پێ بدەین ئەم شتە لای ئەوان نییە یانی من ئەمێ ئەوە بڵێم لە قسەکانیش ماماژەم پێدا 130,000 مامۆستا لە نێو سلکی پەروەردا بوونی هەیە 30,000 مامۆستای دانەمەزراوە کە دەکاتە ڕژێ لە 123 کۆی میلاکات یعنی وەرە لە 123 مامۆستای نێو وەزارەتەکەت مامۆستای دانەمەزراو بێت یعنی تۆ چۆن بیرەکەیتوانێت ئەم وڵاتە گرنگی بە کەرتی پەروەردە بدات واز لەوەش بێنە یعنی تۆ چەند ساڵە دەرگای دامەزراندنی لە نێو سلکێکدا لە نێو وەزارەتێکە داخستەوە کە نابێت ئەم وەزارەتە دەرگای دامەزراندنی بۆستێنێ بیرمان نەچێت لە مدەی 1-2 ساڵی ڕابردوو بوو هەڵە نەبم ساڵێوە 2 ساڵ تێدەپەڕێ بۆ سەرکردەیەکی سەربازی حزبی لیوایەکی 900,000 دادەمەزرێنێت بە موچەی 600,000 و 700,000 بەڵام بیر لەوە ناکاتەوە ینی بە کورتەکەی دیانێ ئەم وڵاتی هەرێمی کوردستانە بکەن بە هەرێمێکی سەربازگە لە برێکە بیکەن بە هەرێمێک ینی ئێمە ناڵێن ئەمانش پێیزن ئەوانیش پێیستن بەڵام لە چوارچێوەیەکی نیشتیمانیدا دابمەزرێن ئەوانیش باشە بۆ خزمەتی مافیەکێک بفەوتێ و بدرێ بە کەسێکی یاخود بێن ئەمنێت و ئاسایشی من و تۆ بپارێزن نەک بێن لە من و تۆ بدەن باشە ینی بیرمانێت سڕای ئەوەش کە نایکەن ئەوان دێن حتا بۆیان بکرێت دامەزراندنی ژێر بە ژێر بندیوار ئەمانە هەیە یعنی من چەندین جارم قسانەمان کردووە کە قسەی بەرپرسانی وەزارەتی دارایی خۆیانن دەڵێن بندیوار هەیە 2 موچە هەیە 3 موچە هەیە یعنی بە پێداتاکانی خۆیان جارێک دەڵێن 600,000 بندیوار هەیە جارێک دەڵێن 600,000 بندیوار هەیە واتە بندیوار 2 موچە و 3 موچە ئەوانە کاکە ژمارە ئێمە نزیکەی 30,000 مامۆستای وانە بێژ یعنی بە بۆنێ ئەم ڕخسنمی لەکاتەوە بەس ئەم ساڵەکە لەو قەنەعەتام ئەگەر بام قسە بکەم وەلو قەت ڕێکخستنەوەی میلاکات ناکرێت ئەمە با منم پەیامە بدەم بە بەڕێز وەزیری پەروەردە بە بەڕێزی شانم وتووە تومە قەت ڕێکخستنەوەی میلاکات ناکرێت چونکە بەردەوام مامۆستا ساڵانە تۆ لە نێو وەزارەتی پەروەردە پێسە بە مامۆستای یەکێتی مامۆستایانی کوردستان دەڵێت هەموو ساڵە پێسمان بەس کەمتر لە 12,000 مامۆستا هەیە یعنی تۆ پێست بە کەمتر لە 12,000 مامۆستا هەبێت ئەمە بە داتا بە ژمارە بە بەڕێز وەزیری پەروەردە وتمە کاک دکتۆر وەزارەتەکەی بەڕێزت پێستی بە 120,000 مامۆستا هەیە ئەڵێ من ڕاستگۆ بم لەگەڵ تا پێستم بە کەمتر لە 100,000 مامۆستا هەیە بۆ ئەوەی کە میلاکات لە نێو وەزارەتەکەمە پڕکەمانێ باش ئەمە قسەی وەزیری پەروەردەیە خۆی دەڵێ پێستم بە کەمتر لە 100,000 مامۆستا ئەتە پێستم بە نزیکەی 90,000 مامۆستا هەیە کاکەمە 30,000 مامۆستای زۆر جار حکومەت دەڵێ کولفەی پێستم نییە یاخود با بڵێن موچەی پێستمان نییە بۆ دامەزراندن یعنی ئەمە موچەکەشمان داوە بە حکومەت کە دەڵێن پێست بە نزیکەی 15 ملیار دینار هەیە بۆ دامەزانی مامۆستانی وانەبێژ بۆ ئەم موچە زۆرە هەیە بۆ ئەو پەرلەمانتارانی کە موچێکی خەیاڵی ئەوانەی کە خانەنشین کراون بە موچەی خەیاڵی ئەوانەی کە بندیوارن بە موچەی خەیاڵ ئەم وەزیر و گزیر و پەرلەمانتاری کە لە وڵاتە هەیە وەربێ موچەکانیان بکە بەنیوە نەک 30,000 دەتوانی 400,000 دەرچۆ دانەمەزراوەکە دامەزرێنی بەداخە بەڵام لە کاتێکدا سێکتەرێکی زۆر ینی بیرمانەچ ئەم کەیسی کە ئێمە هەمانە وەکو مامۆستانی وانەبێژ وەزارەتی تەندروستیش پێوی دەناڵێنە کە ئەو خۆبەخشانە هەیە یعنی وەرە ئەگەرتانێت چاکسازی بکەن وەک هەمیشە وتمانە لە بری هەر دڕکێک گوڵک بسوێنن لە بری هەر بندیوارێک و 2 موچە و 3 موچەیەک کە خۆتان ناوتان ناو خۆتان دانی پێدادێنن وەرە مامۆستایانێکی گەنجی دانەمەزراو مامۆستایانێکی پڕوەزە کە ئەمڕۆ کە دەڵێت دەمانێت چاکسازی بکەین دەمانێت خزمەت بکەین وەرن دان بمەزرێن باشە مامۆستا
ئێوە لە هەوڵ و چالاکیەکانتان بەردەوامە بن وڵامتان چێ بۆ ئەو بێوڵامیەی لایەنە پەیوەندیدارەکان کە بەڕاستی پێویستەکە بەدەم ئێوە بێن و ساڵی نوێی خوێندن بەڕاستی بە ئێوە بەڕێوە دەچێت بە هەوڵ ماندووبوونەکانی ئێوەیە و ئێمە نزیکین ئەگەر بێت و بەڕاستی مامۆزانی وانەبێژ نتوانن ئەو بۆشاییە پڕکەنەوە ئەو فراغێکی زۆر گەورە لە کەرتی پەروەردە و لە خوێندندا دروست دەبێت پەیامی ئێوە چییە ئەتانەوێت چی بکەن لە داهاتوودا ئەگەر بێت و وڵام نەدرێنەوە یاخۆت ئێوە بەردەوام بن لە ڕێکارە مەدیێگەنەکانتان بۆ بەدەستهێنانی مافەکانی خۆتان بێگومان ئێمە هەرگیز سازش لەسەر مافی ڕەوای خۆمان ناکەین کە بریتە لە دامەزراندن هەموو جۆرە چالاکێکی مەدەنی دەگرینە بەر بۆ ئەی کە بگەین بۆ ڕۆژێک کە پێدەوترە گەیشتن بە مافی سەرەتای خۆمان کە بریتە لە دامەزراندن یعنی بیرمان نەچێت چەندین ساڵە لەسەر شەقامین بۆ پەڕی مەدەنیانە داوای مافی سەرەتایی خۆمان کردو کە بریتی بۆ لە دامەزراندن ئێمە سارد نابینەوە بەردەوام دەبین لە سندنی مافی خۆمان ئەو مافەی خۆشمان کە داوایکەن بریتە لە چاکسازی بیرمانێتە ساڵی ڕابردووە تا ساڵی خوێنین 2021 بۆ 2022 یەک مانگی ڕێک لەسەر شەقام بوون یەک بەرپرسە حکومینات بەدەمانەوە تەنانەت یەکێتی مامۆسایانیش ئامادە نەبوو بێت یەک تەنانەت بەیاننامەیەکیش بڵاو کاتەوە بەداخەوە یعنی پەرلەمانتارەکان 111 ئەندام پەرلەمان هەیە بە پەنجەی دەست ئەژمێرن ئەو پەرلەمانتارانەی کە ئەهاتن بەدەم داواکارەکانمان بەڵام بەداخەوە سەرۆکی پەرلەمان لەکوێ بوو کوا سەرۆکی پەرلەمان یعنی لە هەموو وڵاتێکە وایە ئەگەر دوو کەس لە وڵاتێکە بۆ نمونە کێشەیەکیان هەبێت بێنە سەر شەقام ئەنجومەنی با بڵێن پەرلەمانی ئەو وڵاتە دێتە سەر شەق دێتە سەر خەد دێتە سەر شەقام لەگەڵیانە بەڵام لە وڵاتی خۆمانە مانگێکێک لەسەر شەقامن کەس نات بەدەم داواکارەکانمان ئەسڵا شتێک نییە لەلای ئەوان یاخود پەرلەمان ئێوە بە بەشێک لە خۆیان نەزان وەڵاهی ئەگەر بە بەشێک لە خۆیانمانیان بزانایە ئەوە ئێمە 7 ساڵە لەسەر شەقامین ئەو کاتە بیانی دۆخمان نەدەگەشت بەم ڕۆژە باشە بەڵام بەداخەوە دەڵێم بە پەرلەمانتارم وتومە بەڕێز جەنابی فڵان کەس ئێمە مامۆستای دانەمەزراوین وەکو پەرلەمانتارەکانی حکومەتی عراقی وەرن واژۆ کۆ بکەنانە حکومەتی هەرێم سەرۆکاتی حکومەتی هەرێم ناچار بکەن بە دامەزراندنمان پێمان بڵێ چی باشە ئێوە خۆتان وەرن واژۆی پەرلەمانتارەکان کۆ بکەنەوە ئێمەش بەرزەکەن بۆ ئەنجومەنی بۆ سەرۆکاتی پەرلەمان وتم تۆ نوێنەری منی من چی بکەم من چۆن بێ سەرۆکی لیژنەی پەرۆدە لەکوێن جێگرەکانیان لەکوێن ئەندامەکانیان لەکوێن تاکە ئێمە مامۆستای دانەمەزراوی ساڵانە بە ناوی ڕێخستنەوەی میلاکاتەوە ڕێژێکی زۆر مامۆستا دەنێرێنەوانێ بۆ ماڵەوە مامۆستا هەیە 10 ساڵە وانە بێژە ئێستا بەهۆی ڕێخستنەوەی میلاکاتەوە نادوانێتەوە بۆ ماڵەوە واتە تۆتاو ئەو چەند ساڵەی کە خزمەتی کردووە زەربەی سفر کراوە بەداخەوە یعنی پەیامی ئێمە وەک هەمیشە وتمانە سازش ناکەین لەسەر ئەو داواکاریە ڕەوایی خۆمان کە بریتیە بە لە دامەزراندن بەرداوام بین لە چالاکی مەدەنی خۆمان بەو پەڕی ئاشتیانەی خۆمان هەر ڕێگێک بمانە بیگرینە بەر بۆ سندنی داواکاری خۆمان ئەگرینە بەر زۆر سپاس بۆ مامۆستا کارزان فیزیک کارزان جەمال مامۆستای وانەبێژ سپاس دەکەین مامۆستا بە هیوای بەدیهێنانی داواکاریەکانتان و ئەوەی کە بەڕاستی باردۆخی مامۆستانی وانەبێژ بەرەو باشتر بووم بچێ ئۆژجێی نیگەرانی ئێمە و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە بەم شێوازە خوێندن بەڕێوە بچێ و مافی خۆتان بەدەستهێنن ئومێدەی کە دامەزراندن بکرێتەوە ئێوە سوودمەند بن لێ و ڕێز لەو ماوە زۆرەی خزمەتان بگیرێت لە قوتابخانەکان دووبارە بەخێربن مامۆستای بەڕێز زۆر سپاس بڵێ تۆ چۆرە لای ئێستاش ڤیتێکمان هەیە هەر سەبارەت بە تەوەرەکی ترمان کە لەسەر مادەی هۆشبەرە سمینارێکمان هەیە هەر سەبارەت بە مادەی هۆشبەر بۆ باسی زیانەکانی دەکات لە هەولێر بەڕێوە چوە با بزانین ئەم سمینارە چی بووە لەکوێ بەڕێوە چوە و باز لە چی دەکات ئاماژەبوونەکە دەڵێن من ژیان تایبەتی خۆمە چی بووی وای ئەمە ڕاستم باوانیە تبدایەوەش کۆنسپێرەنسی واتە شتێکەش بۆدا لە دەورە لەوە بکەین چی هەیە بۆ دەبێت هەیە عاقلون لە مەختبە ماشەڵڵای لێبی لەو دابش ئەو دیارە دیاردەی مادەی هۆشبەر و مخدراتی پێدەرێن بەڕاستی خێزان لەبار یەک هەردەوەشێنتەوە لەبەر ئەوەی ئەو کەسێک کە تووشی دەبێت تووشی ئەو مخدراتی دەبی هیچ کەسێک ناتوانین لەگەری بژی
و ئەمە وەکو ڕێکخراوی مرۆڤ دۆستان هەندێک کەیس شتمان لەکنە ئەوانەی کە توش بوونە بە تایبەتی باوکەکان یەک لەو حالەتانە ئەو بابە توش بوو کە ئێواران دەهاتەوە بە ناو منداڵەکانی دەکەت بە هەموو شتێکی لێ دەدان بە چەق و بە هەموو شتێکی ئەو بوو ئەو خێزانە مەسەن لە بارێک هاتنە دەرێ ڕۆیشتن ئافرەتەکە چۆ داڵدەی لەوێندەی لەگە منداڵەکانی نەدەوێرا لە مارە بمینێتەوە پیاوەکەش هەرچی ئەشای ماڵی هەمووی فرۆشت هەمووی فرۆشت و بەخۆی ڕۆی و ئەوانە بەڕاستی نمونەمان زۆرە کەیسمان زۆرە کەیسەچکەمان هەبوو پیاوەکە خێزانەکەشی هەرتوش کرد بوو پاشانیش کە خێزانەکەی توش کرد هەردووچیان گیران حکم دران خێزانەکەی 2 ساڵ و 4 مانگ بوو لە چاکسازی ئافرەتان بوو بەڵام دوایێ الحەمدولیلا خوای گەورە ئەمە کردەوە کارێک لەوەکە خێزانی ڕزگار بکەین ئەوە بوو ئەو خێزان و منداڵەمان کۆ کردەوە سەدێک دری و خانیمان لەبوو تەمین کردینەوە هەروەها ڕاتبی مانگانەیان هەیە و منداڵەکان چینەوە مەکتەبێ الحەمدولیلا سپاس دەبە خوای گەورە باشترین چارەسەر خەڵک لەخوا نزیک بکرێتەوە دەبی خەڵک ترسی هەبی ئەگە کابرایەک زغارەی نەخواتن تووشی ئەو شتانەش نابێت یعنی کابرا گەبرێکا کە زغارەی نابی خۆی حرامە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتی خۆی کە باسی عارەقی دەکا هیچی لێک جودا ناکاتەوە دەفەرمی ئەوەی کە دەخواتەوە ئەوەی کە دەکڕی ئەوەی دەفرۆشی ئەوەی باری دەکاتن هەمووی نەفرەتی خوای لێدرایە خەڵک دەبی ڕوو لە خوای بکا بەڕاستی دەبی لە ڕێی مامۆستاکانی ئاینی لە هەموو شتێک زیاتر تەئسیری هەیە ئاگامە لە منداڵەکانی خۆمان بیان نێدن مزگەفتەکان دەرس و دیراسە و شتیان هەبی لە برادری خراپ دوورکەونەوە هەری برادرێک قسەشی لۆ کرد غەریب بوو قبولی نەکا هەر شتێکی دیت شتێکیاندایە نەخوا لە خۆی وشتی نەخوا حتى مثلا دەستە شوێنەشی خواردنەشی دەدەن ێگە نەزانێ ئەو خواردنە سێ نەخوا بە تایبەتی گەنجەکان طبعا مادە هۆشبەرەکان بە هەر شتێک دەگوترێ شل بێت یان خام بێ ینی وەکو مادەی خام بێ یان دروست کراو بێت کەوا کەسەکە بۆ غەیری مەبەستی پزیشکی کەسێک سەرخۆش بکاتیان هۆشی ببادیان ئاگای لە خۆی نەمێنێت دیان بیخاتە نەشوەیەک ئەوانە هەمویان حکمەکەیان حرامەوە لە شریعەتی ئیسلامدا ڕێگەی پێ نادرێت و بەداخەوە ئەوڕۆ لە عێراق بەگشتی و لە کوردستانیش بە هەمان شێوە بە شێوازێکی زۆر خێرا هەنگاو دەندرێت هەتا 2003 ڕێژەی ئاڵودەبوون لە عێراق 0 بوو بەڵام ئێستا بە زمانگی ڕابردوو لە عێراق 1350 ئاڵودەبوو گراوە ئایا ئەو ژمارەی کە ئاڵودەیە و نەگراوە زۆر لەوە زیاترە پێویستە هەموو کەسێک وەکو تاک هەموو خێزانێک ناوەندەکانی خوێندن زاکۆ پەیمانگەکان و قوتابخانەکان و هەروەها مینبەرەکان ڕۆڵی کارا ببینن بۆ ئەوەی بتوانن ڕێبە و لێشاوە زۆرەی مادە هۆشبەرەکان بگرێت خۆتەبێت چی لە خۆت دەکەی کۆمەڵگا خێزا دەوروبەر مافی لەسەرت هەیە ئەمە چکە ئێوە ناگەڕێنەوە سەر دینیش بۆ نمونە دین سەراستی جیهان کۆمەڵگاکان بە شێوەیەکی گشتی کشوەرشان کوریایکی پارە بەدەستێنانی زۆری هەیە دەوڵەمەندبوونی تاکە هۆکارێک هەیە بۆ بەکارهێنانی ئەو تاکە با باس لە ئامار نەکەین باز لە چارەسەر بکەین بەڕاستی ینی حاڵەتەکە لە کۆنتترۆل دەرچۆ زۆر جاری وایە ڕاستە بە شێوەیەک لە شێوەکان ترسناچی پێوە دیارە ئامارەکان چونکە ئامارەکان لە لای ئێمە نییە زیاتر لەلایەن دەستگای ئاسایشە چکە دەستگایشی تایبەت بەندادرای لە ئاسایش وەک لە یاسای مادەی هۆشبەرەکانیش دەهاتووە ئاسایش سەرپەرشتی و ئەو ڕێڕۆیە لێکۆڵینەوە یانە دەکەکەوە پەیوەستن بە مادەی هۆشبەرەوە بەڵام حاڵەتەکە زۆر بووە و هەروەها کێشەی خێزانی زۆر لێکەوتوتەوە کێشە کۆمەڵایەتیەکانی زۆر لێکەوتوتەوە و زۆر زاری وە هەبووە سندان خێزان لێکترازانە و زیادبوونی ڕێژەی تەلاق کێشەی بێسەرپەرشتیکردنی منداڵان لەلایەن دایکان و باوکانەوە و ئازاردانی منداڵان ئەوانە هەمووی تاوانن لە یاسای سادان ئەوانە هەمووی ئاراستەکەی لە ڕێڕەوی بەکارهێنانی مادەی هۆشبەرەوە دەکرێت داوا دەکەین کەوا هەڵمەتێکی گەورە ساز بکرێ لە هەموو لایەکەوە بە هەموو تاکێکی کۆمەڵگا کەوا ئەو حاڵاتەوە ئەو دیاردەیەکەم بکرێتەوە تاکو نەبێتە هۆی ئەوەی کەوا دواتر لە دەست دەرچێ و نەتوانین کۆنتترۆلی بکەین ئێستا و کە ڕاستە لەژێر کۆنتترۆلدایە وە شوێنی چارەسەردا بندرێ و دروست بکرێتن بۆ ئەوەی کەوا بتوانین لە شێوەیەک لە شێوەکان ئەو کەسانێک کەوا پەشیمان دەبنەوە یان ئەوە تەیە ئەو کەسانێک کە تووشی ئەو نەخۆشی بەکارهێنانی
مادەی هۆشبەر بوونیا من وەکو خۆم بە نەخۆشیان دادەنێم چونکە ئەوانە دەبنە بەندەی دەستی دەرمانێک وای لێ دەکاتن کە نەتوانن بە ئاستەم لێی ڕزگار بن و لە دەستی بدەن بۆیە دەبێت نەخۆشخانەیەش بکرێتەوە وەکو لە یاسای مادەی هۆشبەرەکانی ساڵ 2020 دانراوەکەەوە هەموار کراتەوە پێویستە نەخۆشخانێکی تایبەت دابدرێتەوە ئەو کەسانێکەوە تووشی ئاڵودەیی بووینە دەبێت حکوومەت ئەرچیان بچێشیتن بە مانگەچی بۆ ئەوەی کە بەیەکجاری واز لەو ئیدمانی بینی و چارەسەر بکرێتن پەلە بکرێتن لە دانانی ئەو بەردی بناغی ئەو نەخۆشخانەیە و هەروەها کەسانی پسپۆڕ و شارەزاشمان دەبێ هەبێتن بۆ ئۆچاوی کە سەرپەرشتی ئەو ئاڵەتوە بوانە بکات. کابراکەمێکان بەناو کۆمەڵێک هۆکار چێنی فرۆشێ پێشەوەی برم تاکەکە بۆ بەکاریە کەناگانی شوزەوە پیاسێکە بۆ فرۆپار بەدەستێن گۆرە بین هۆکارکە بێ ئێمەنیە کە هەمان خۆشەویستان بەرداوامین لەگەڵتانە و تەوەرێکی ترمان ئامادەیە کە تەوەری دوممانە باس لە زیانەکانی مادەی هۆشبەر دەکەین زیانە دەرونیەکانی وەک دەزانین مادەی هۆشبەرێکەکە لە شتانی کە بەڕاستی بەداخەوە لە کۆمەلگاکانە و بەتایبەتی لە کوردستانیش خەریکە زیاد دەبێت و بەرچاوە لە کوردستان بۆیە گرنگە کە باس لەم بابەتە بکەین و دەزانین نەک تەنها زیانی جەستەی بەڵکو کۆمەڵێک زیانی دەرونی و لێکەوتەی هەیە لەسەر دەرونی مرۆڤ هەم ئەو کەسانە لە نێو کۆمەلگا لە نێو خێزانەکانیاندا وەکو تاکێک ئەرکو ڕۆڵ و بەرپرسیارەتیان نامێنێ و زیانێکی دەرونی زۆریان پێدەگەێنێ ئەمڕۆمانەوە لەگەڵ پسپۆڕێکی دەرونیە باس لەوە بکەین کە بەڕاستی چ کاریگەری دەکاتە سەر دەرونی مرۆڤ ئەم کەسانە چۆن توش دەبن و هۆکارچیە کە دواتر ئەم تێکچوونە دەرونیە ڕوویان کە ڕوو دەداتیانە ناتوانن کۆنتترۆڵی بکەن و بە زۆر بە ئەستەم بتوانن ئەگەر باش ببنەوە ئەو کاریگەریە لەسەریان ئەمێنێ باسی هەروە بە کورتیش باسی ڕاگەکانی چارەسەرەکەین چکە بێئومێد نابی ئەتوانیت کار بکەن لەسەر خۆیان و کەسانیان خێزانەکانیان لە ڕێگای بنکە تەندروستیەکان ئەو شوێنانی کە تایبەتمەند ئەتوان بگەڕێنەوە بۆ ژیانی ئاسایی یەکەمین هەوڵ ئەوەیە کە بەڕاستی تووشی ئەم مادە هۆشبەرانە نەبی بەڵام هێشتا هیوایەکی شەیەگەر کەسێک توش بوو بێ ئەمڕۆ بێگومان ئەو پسپۆڕە دەرونیە ڕێنمایەکی باش دەدا ببینەرانمان و دەپرسین ئاخۆ بزانین ئەو زیانانە چین کە لە ڕێی مادەی هۆشبەرەوە توشمان دەبێت و زیانە دەرونیەکان بە تایبەتی ئەویش بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئازاد عەلی پسپۆڕی دەرونی لە هەولێرەوە لەگەڵمانە کاک دکتۆرم کاتت باش سڵاوی خوات لێبێت هیوادارین تەندروستیت باش بێت زیانەکان و مەترسیەکانی مادەی هۆشبەر لەسەر کۆمەلگا و بە تایبەتی لە نێو چینی گەنجدا چییە؟ سڵاوی خوا لە ئێوەش بی و بانیتان باش زۆر سپاس. لە ڕاستی من زاراوەی مادەی هۆشبەر بەکار ناینم بەڵکو مادەی هۆشگۆڕ بەکاردەینم چونکە مادەی هۆشبەر جۆرێکن لە مادەکان بەڵام مادەی هۆشگۆڕ فراوانترن لە مادە هۆشبەرەکان کاتە جیازێکیان سەبارەت بە کاریگەری بەڵێ جیاوازێکیان هەیە مادەی هۆشبەر لەگەڵ مادەی هۆشگۆڕە یان ئەوە تا دەستاژێکی تری بۆ بەکاردەهێنن بۆ پێی کە زیاتر لەگەڵ یا دەگونجێت بەڵێ جیاوازیان هەیە مادە هۆشبەرەکان بەشێکن لە مادە هۆشگۆڕەکان ئێستا لەوانەیە دێمە سەرباسییان کاتێک کە باس لە زیان و کاریگەریەکانیان دەکەم باس لە یعنی جیاوازەکە چاتر ڕوون دەبێتەوە بەڵام مادە هۆشبەرەکان گروپێکن زۆرێکن لە مادەکان بەڵام مادە هۆشگۆڕەکان زاراوەیەکی فراوانترە هەمویان دەگرێتەوە هەم مادە هۆشبەرەکان دەگرێتەوە هەم ئەو مادانش دەگرێتەوە کە هۆشبەر نین بەڵام کاریگەریان لەسەر هۆش و دەروون و لایەنی عەقلی مرۆڤدا هەیە زۆر باش کاکتۆر بەڵێ جا لەسەر ئەم مادانە هەم مادە هۆشبەرەکان هەم مادە هۆشگۆڕەکان ئێمە چۆن بیان ناسینەوە چونکە پێم وایە
هەندێک لەو مادانەی کە جەنابەت بە هۆشگۆڕ ناوت هێنان بەشێکی وەکو چارەسەری پزیشکی بەکاردێت و پزیشکەکان وەکو لە ڕەچێتەیە دەینووسن و دەرمانخانەکانە دەفرۆشێ و خەڵکی دەتوانێت بەکاری بێنێ. بەڵێ وایە چۆن بیان ناسینەوە لە ڕاستیدا لە ڕێگای پێناسەکەیان مادەی هۆشگۆڕ هەر مادەیەکە کە بێزگە لە ئاو و خواردن کە مرۆڤ دەیخاتە ناو جەستەی خۆی بە شێوەیەک لە شێوەکان و کاریگەری هەیە لەسەر لایەنی هۆشی مرۆڤەکە. اینجا کاریگەریەکەشی دەکرێت با بڵێن ئاستی هۆشمەندی کەسەکە کەم کاتەوە، واتە کەمتر کەسەکە ئاگاداری دەوروبەری خۆی و خودی خۆی بێت، و یاخود هەندێک جار ئاستی هۆشی کەسەکە بەرز دەکاتەوە، واتە کەسەکە زیاد لە پێویست ئاگاداری ئەو گۆڕانکاریانە دەبی کە لە ژینگە و لە ناخی خۆی ڕوودەدات. لەبەرەوەیە وەکو پێناسە ئەوە پێناسەیەکی گشتگیرە، بەڵام کاتێک کە دەینە سەر پۆلینکردنی مادەکان چەند ڕێگایەک هەیە بۆ پۆلینکردنی ئەو مادانە. یەک لەو ڕێگانەی کە تازە بەڕێستان باستان کرد، هەندێک لەو مادانە هەنە سروشتین، واتە وەکو ڕووەک لە دەوروبەردا هەن، لە هەندێک شوێندا هەن و وەکو ڕووەکی سروشتی هەن. بۆ نمونە مادەی ئەفیون کە لە با بڵێن لە گوڵی خەشخاش دروست دەکرێت، یاخود هەندێک مادەی تر لە جۆرێک لە کوارک دروست دەکرێت کە خۆیان مادەی سروشتین. جۆری دووەم لەو مادانە مادەی دەستکردن، واتە بەمەبەستی چارەسەری لە دەرمانخانەکان یاخود لە تاقیگە کیمیاویەکان دروست دەکرێن بۆ مەبەستی دیاریکراو. اینجا دەکرێت هەندێک جار ئەو مەبەستە بۆ مەبەستێکی چارەسەری پزیشکی بێت، وەکو بۆ نمونە ئەو حەبانەی کە دژە ژانن، واتە ژان و ئێشی مرۆڤ نایەلن، ئەوانە لە ڕاستیدا خۆیان جۆرێکن یاخود بڕێکی کەمیان لەو مادانە تایە کە وا دەکات کەسەکە هەز بە ئێش و ژان نەکات. وا دەشکرێت هەندێک لەو مادانە لە ڕاستیدا لە تاقیگەکان دروست بکرێن، بەڵام بە مەبەستی تر بێزگە لە مەبەستی چارەسەری پزیشکی، بۆ نمونە مەبەستی وەرگرتنی چێژ، مەبەستی کەمکردنەوەی هەندێک لە هەستە ناخۆشەکان کە کەسەکە هەستی پێ دەکات، وەکو فشاری زۆر، وەکو خام و لەو جۆرە هەستانە. زۆر باشە دکتۆر، کەواتە پاڵنەری بەکارهێنانی ئەم مادە هۆشبەرانە بۆچی دەگەڕێتەوە لە کاتێکا دەزانین کە بۆ نمونە زیانەکانی زۆرن، هەم لە ڕووی جەستەیەوە هەم لە ڕووی دەرونیەوە. هۆکاری پەنابرنەبەر ئەمە چییە و زیاتر هۆکار چیەکە لە ناو گەنجاندا ئەم مادە هۆشبەرانە بەربڵاو زیاتر بەکاردەهێنرێت؟ بەڵێ ڕاستە، ئەو مادە زیاتر لە نێوان گەنجان لە نێوان تەمەنی باڵێن 15 تاکو 35 ساڵی زیاترین تەمەنەکە ئەو مادە هۆشگۆڕانە بەکاردەینن. لە ڕاستیدا کۆمەڵێک فاکتەر هەن کە وا دەکات کەسەکان ئەو مادانە بەکاربێنن. دەکرێت من ئەو فاکتەرانە دابەشکەمە سەرسێ قۆناغ. یەکەمین ئەو پەڵنەرانەی کە وا دەکات کەسەکە یەکەم جار تاقی بکاتەوە، و بەشی دووەم ئەو فاکتەرانێک کە پەیوەندیان بۆ هەیە کە بۆچی کەسەکە لەسەریان بەردەوام دەبێت لەسەر بەکارهێنانی مادەکە، و سێمین زۆر لە پاڵنەرەکان یان فاکتەرەکان پەیوەندیان بەوە بەلایانی ئاڵوودەبوونەوە هەیە، کاتێک کە کەسەکە پێوە ئاڵوودە دەبێت. جا سەبارەت بە فاکتەری تاقیکردنەوە بۆچی لە سەرەتاوە کەسەکە ئەو مادەیە تاقی دەکاتەوە، ئەوەش دەکرێت دوو پاڵنەری زەق و دیار هەبن. یەکەمین فشاری هاوڕێیان و برادەران، کاتێک کەسێک تۆ هاوڕەیەک و برادرێک تەیە ئەو مادەیە بەکاردەینی، عادەتەن فشار لەسەر هاوڕەیەکەی تر دەکات بۆ ئەوەی ئەویش فێر بە هەمان مادە بەکاربێنێت. کەواتە گرنگترین پاڵنەر بۆ تاقیکردنەوەی مادەکان بۆ یەکەم جار بەکارهێنانی بریتیە لە فشاری هاوڕێیان. دووەمین فاکتەر لە قۆناغی تاقیکردنەوە
بریتە لە حەزکردن یاخود زۆرێک لە حەزکردن بە زانین واتە کەسەکە گوێی لە مادەکە بووە لەوانەیە لە خەڵکی تر لەوانێ خوێندبیەوە لە هاوڕێکانی گوێ لێ بوو بێت دەیەوێت تاقی بکاتەوە بزانی چۆنە کاریگەری چۆنە کەواتە بەمەبەستی زانینەوە وەکو حب الفضول یعنی بەکاریان دەینی ئەوەش زیاتر لای گەنجان هەیە چونکە گەنج ئەزمموی کەمە پێشترێ با بڵین ئەو مادەیە بەکار نینە نازانی کاریگەریەکەی چۆنە جا وەکو زیادکردنی ئەزمموی خۆی هەوڵ دەدات بەلای کەمی مادەکە تاقی بکاتەوە اینجا ئەو مادەیە دەکرێت ینی لە سەرەتا وەکو جگەرە بێت پاشان ببێتە مادەکانی تر ئەوە سەبارەت بە قۆناغی تاقیکردنەوە و ئەو فاکتەرانەی کە پەیوەنیە بە تاقیکردنەوەی مادەکە هەیە سەبارەت بەو پاڵنەرانەی کەوا دەکات کەسەکە لەسەریان بەردەوام بێت واتە جارێکی تریش تاقییان بکاتەوە بەکاریان بێنێت ئەوەیە کە کەسەکە بەمەبەستی وەرگرتنی چێژ و خۆشی بەکاریان دێنی بە تایبەتی کاتێک کە هەز بە خەم و ناڕحەتی دەکات واتە لەو حاڵەتەی ئەو پەنا دەباتە بەرمادە هۆشگۆڕەکان وەکو دەرمانێک خۆی بۆ خۆی بەکاریان دەینێت بۆ ئەوەی هەستی ناخۆش لەسەر خۆی لابا و بە پێچەوانەشەوە خۆی بخاتە حاڵەتێکی دەرونی وە کە هەز بە مرتاحی بکات هەز بە خۆشی بکات بەشی سێیەمی یاخود لە قۆناغی سێیەم کۆمەڵێک فاکتەر هەن کە گرنگترینیان کاتێک کە کەسەکە مەبەستم لە قۆناغی ئاڵوودەبوونە کە پێیوە ئاڵوودە دەبێت و ناتوانێت وازی لێبێنێت ئەوەیە کە هەر مادەیە کە مرۆڤ بەکاری دەینێت کاریگەری ئەو مادەیە لەسەر لەشی مرۆڤ بۆ ماوەیەکی دیاریکراوە واتە بۆ نمونە 4 کاتژمێر ئەو مادەیە کە لە لەشی دەمێنێتەوە کاریگەری لە لەشی دەمێنێتەوە پاش ئەو ماوەیە لەشی مرۆڤەکە جۆرێک لە تامەزرۆیی جۆرێک لە پاڵەر لای کەسەکە دروست دەکات چونکە پێویستی پێێتی یعنی وەکو ئەگەر تەشبیهی بکەین بە خواردن بۆ نمونە کاتێک کەسێک کە خواردنێک دەخوات بۆ ماوەیەک کە تێر دەبێت بەڵام پاشان دووبارە برسی دەبێتەوە و گەدەی کەسەکە دووبارە داوای خواردنەکە دەکاتەوە بە هەمان شێواز ئەو کەسانی کە مادە بەکاردێنین پاش ئەوی مادەکە کاریگەری دەرونی نامێنێت لە لەشیان اینجا دووبارە کەسەکە کۆمەڵێک نیشانەی لەسەر بەدیار دەکەوێت کە حەز دەکات ئەو مادانە بەکاربێنی بۆ نمونە سەر ئێشەیە مەعیدە هێشانە هەندێک جار ڕشانەوەیە هەندێک جار توشبوونی تایە هەندێک جار سکچوونە و کۆمەڵێک نیشانەی دەرونیشی لەسەر بەدیار دەکەوێت وەکو بۆ نمونە تووڕەبوونە وەکو شەڕانجێزیە لە ڕووی ڕەفتارەوە وەکو ئۆقرە نەگرتنە جا ئەو نیشانە جەستەیی و دەرونیانەی کە لە قۆناغی ئەڵوودەبوون سەر هەڵدەدەن دەبنە فاکتەرێک یاخود پاڵنەرێک کەوا دەکات کەسەکە بەردەوام بێت لەسەر بەکارهێنانی بەڵام لەو قۆناغا کەسەکە مادەکە بەکارنانی بۆ ئەوی چێژ وەربگرێت بەڵکو مادەکە بەکار دێنێت بۆ ئەوی ئێش و ئازاری دوورکەوتنەوەی لە مادەکە یان کەمبوونەوەی مادەکە لەسەر خۆی کەم کاتەوە زۆر باشە کاکتۆر ئێمە توانین بڵین بەکارهێنانی ئەم مادە هۆشبەرانە یان ئەم مادە هۆشگۆڕانە بەجارێک بەکارهێنان ئەو کەسە ئەبێت بە بەکارهێنەری بەردەوامی و وای لێ ئێکا جسمی پێویستی پێی بێوکۆی کە ئێمە پێی ئەڵێن ئالوودە ئەبێ لەسەری نەخێر هیچ لەو مادانە بە بەکارهێنانی بەجارێک بە یەکجار کەسەکە تووشی ئاڵوودەبوون نابێت یعنی پێویست دەکات کە کەسەکە چەند جارێک بەڵێ بۆ ماوەی چەند هەفتەیەک هەندێکیشیان بۆ ماوەی چەند مانجێک بەکارێن بێنێت بۆ ئەوەی جەستەی پشت بەو مادەیە ببەستێت و ئەو مادەیە ببێتە با بڵێن بەشێک لە پێکەتەکانی کیمیاوی جەستەی و ببێتە پاڵنەرێک بۆ ئەوی کەسەکە پشتی پێ ببەستێت. زۆر چاک کاکتۆر ئێمە لە ئێستا لە هەرێمی کوردستان لە بارودۆخێکین کە
گەنجانمان دامەزراندنیان نییە کۆی لە تەوەریەکەی بەرنامەکەمانە باسمان کرد و هەروەها گەنجی ئێستا نازانن لە سەر چاوەیەکەوە پارەپەیاکە ناتوانێت خێزان پێک بهێنێ بەرهەمێکی نییە ئەمە وای لەیە کا تووشی خەم و خەفەتێکە بێ ئایا ئەم بارودۆخی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە ئەم ژنگەیە هەیە تا چەندێک هاندەر و پاڵنەرە بۆ ئەوەی گەنج ڕوو بکاتە بەکارهێنانی ئەم مادانە بۆ ئەوەی ئەو خەم و خەفەتی کە هەیەی بیدا ببایە لە کۆڵی بێتەوە. بەڵێ لە ڕاستیدا بێکاری بە شێوازێکی گشتی یەکێکە لەو فاکتەرانەی کە دەبنەهۆی ئەوەی کە کەسەکە لە ڕووی دەرونیەوە با بڵێن نامرتاح بێت بکەوێتە ژێر فشارێک و هەندێک جاریش بۆ پەنابردن بۆ کەمکردنەوەی ئەو فشارە دەرونیە لەوانەیە کەسەکە پەنا بباتە بەر بەکارهێنانی هەندێک لەو مادانە. بەڵام خاڵێک هەیە دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەویش ئەوەیە بێکاری خۆی لە خۆی هۆکارێک نییە بۆ بەکارهێنانی مادە هۆشگۆڕەکان. ئەوەی ڕاستی بێت 175 ئەوانەی مادەی با بڵێن هۆشگۆڕ بەکاردێنن کەسانێکن کە ئیشیان هەیە یعنی خاوەن ئیش و کاری خۆیانن چونکە کڕینی ئەو مادەیە و بەکارهێنانی خۆی لە خۆی پێویستی بۆیە کە کەسەکە سەرمایەیەکی هەبی پارەیەکی هەبێ بۆ ئەوی خەرجی بکات و مادەکەی پێ بکرێت چونکە ئەو مادە هۆشگۆڕانە بە تایبەتی نایاساییەکان لە مادە نایاساییەکان کە بە پێ یاسا قەدەغە کراون نرخیان گرانە لەبەرەوەی بە کەسێک کە با بڵێن بێ ئیش بێت بێکار بێت ناتوانێت بیکرێت لەوانەیە پەنا باتە بۆ هەندێک لەو مادانەی تر کە نرخیان هەرزانترە بۆ نمونە جگەرە یاخود لای ئێمە مەی و ئەلکوحولیش وەکو نرخیان هەرزانترە دەکرێت کەسەکە پەنا باتە بەر ئەو بابەتانە. بەڵام بێکاری هۆکارێک نییە بۆ ئەوەی وا لە کەسێک بکات تووشی بەکارهێنانی ئەو مادە هۆشگۆڕانە ببێت. زۆر باشە دکتۆر ئایا بەڕاستی ئەو کەسی کە مادەی هۆشبەر بەکارەهێنێ ئەو پێداویستیە دەرونیە پڕ ئەکاتەوە کە ئێوێ زۆر جار دەبین ینی ئەم زیانەی کە باز دەگرێ کە دەرونیە تەنها بۆ خۆی نییە بەڵکو بۆ خێزانەکەیەتی بۆ دەوروبەرێتی زۆربەی ئەو کەسانی کە ئەم مادە هۆشگۆڕانە بەکارهێن یاخود ئەو مادە هۆشبەرانە بەکاردەهێنن لە خێزانەکانیان دوور دەکەونەوە بێبەری دەکرێن زۆربەی ئەوانی کە بۆ نمونە زەواجیشیان کردو یاخود ماڵ و ماڵیان هەیە لە خێزانەکانیان جیا دەبنەوە و ئەگەر بێت و زەواجیشی نەکرد بێ لە ماڵەکەی دەکرێتە دەرەوە لە ناو خێزانەکە خوازراو نابێەوە ڕەنگە چەندین لێکەوتەی تری وەکو تاوانی لێ بکێتەوە بۆ بەدەستهێنانی ئەو ویست و ئارەزووی کە دەوێت دەرونی پێپڕ بکاتەوە. بەڵێ ڕاستە یەکێک لە کاریگەرە خراپەکانی بەکارهێنانی مادە هۆشگۆڕەکان بریتە لە تێکچوونی پەیوەندیە کۆمەڵایەتەکان و بە شێوازێکی گشتی و پەیوەندی خێزان بە شێوازێکی تایبەتی تر. ئەوەش بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. یەکەمین ئەوەیە کە خودی کەسی ئەو کەسێک کە ئاڵودە دەبێت بە مادە هۆشگۆڕەکان دەست پێ دەکات خۆی دوورە پەرێز دەگرێت لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان. بۆ نمونە لە ماڵەوە کەمتر تێکەڵاو دەبێت لەگەڵ ئەندامەکانی خێزانی لەوانەیە زۆربەی کاتەکانی خۆی بەتەنیا بەسەر ببات لەگەڵ گروپێکی دیاریکرا و با بڵین لە هاوڕێکانی تێکەڵاو دەبێت بە تایبەتی ئەوانەی کە ئەو جۆرە مادانە بەکاردێنن. فاکتەرێکی تر کە وا دەکات پەیوەندیەکانی خێزانی تێک بچێت ئەوەیە کە کەسەکە بۆ کڕینی مادەکە پێویستی بە پارە هەیە پێویستی بڕێکی باشیش پارەیە چونکە دەبێت ڕۆژانە بەکاری بێنێت. جا ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە بە تایبەتی لای پیاوان پەنا ببەنە بەر دزیکردن فرۆشتنی کەلوپەلی ماڵ با بڵێن و لای ئافرەتانیش بە تایبەتی ئەو ئافرەتانەی کە لە کۆمەلگاکان کە تووشی ئاڵوودەبوون دەبن و بۆ کڕینی ئەو مادەیە لەوانەیە بەشێکی باشیان پەنا دەبەنە بەر لەش فرۆشی. ئەوە دووەمین خاڵ. سێمین خاڵ کە وا دەکات پەیوەندیەکانی خێزان تێک بچن ئەوەیە کە ئەو کەسەی ئاڵودە دەبێت بە مادە هۆشگۆڕەکان
ژیانی خۆی لە دەوری بەکارهێنانی مادە دەخولێتەوە واتە زۆر بەرپرسیارەتی و ڕۆڵی کۆمەڵایەتی خۆی اینجا ئەگەر باوک بێت ئەگەر برا بێت ئەگەر مرد بێت ئەو ڕۆڵانە فرامۆش دەکات و گرنگترین شت لە ژیانی ئەوە دەبێت کە چۆن بتوانێت ئەو مادەیە بەدەست بێنێت چۆن بتوانێت بەکاریان بێنێت و چۆن بەکاریان بێنێت جا زۆربەی چالاکیەکانی ژیانی زۆربەی ساتەکانی ژیانی ڕۆژانەی خۆی لە جیاتی هەڵسێ با بڵێن بە جێبەجێکردنی ئەرک و بەرپرسیارەتی خۆی لە ڕووە کۆمەڵایەتێکەوە لە خێزان بۆ نمونە یاخود تاکو لە قوتابخانەش یاخود ئەگەر کەسێکی خاوەن پیشەبی لە پیشەکەی خۆی ئەوە زۆربەی کات و ساتەکانی ژیانی ڕۆژانەی لە بەکارهێنان و چۆنێتی بەدەستکەوتنی ئەو مادەیە و هەروەها تام و چێژ وەرگرتن یاخود ئەزمونکردنی کاریگەری دوای بەکارهێنانی بەسەر دەبات ئەوەیە فاکتەری سەرەکی کەوا دەکات کەسەکە لە ڕاستیدا پەیوەندیەکانی خێزانی تێک بچێت بە شێوازێکی تایبەتی. زۆر باشە کاک دکتۆر هۆکار چییە کە ئەم کەسانە ئەگەر بیانێ واز بهێنن ئەگەرێک هەیە بتوان واز بهێنن و ئەگەر وازیان هێنا دەتوانن بچنەوە سەر ئەم تاوانە یاخود هیچ ویستێکیان بۆ دروست دەبێت کە دووبارە ئەم بادە بەکار بهێننەوە؟ لە ڕاستیدا بۆ وەڵامی ئەو پرسیارە دوو بۆچوون هەیە بۆچوونی یەکەم پێی وایە کە ئەگەر کەسێک تووشی ئاڵوودەبوون بێت بە مادەیەک ئەوە چارەسەری نییە واتە لێرە وەکو نەخۆشیەکی درێژخایەن تەمەشای ئاڵوودەبوون بە مادە هۆشگۆڕەکان دەکرێت چۆن بۆ نمونە کەسەکە کە تووشی شەکرە بێت ئەوە هەر لەگەڵی بەردەوام دەبێت بۆ نمونە ئەو بۆچوونی یەکەمە کە پێیان وایە ئێمە ناتوانین چارەسەری ئەو جۆرە کەسانە بکەین کە ناشتوانین چارەسەری بکەین دەتوانین چی بکەین بۆیان دەتوانین وا بکەین کە ئەو زەرور و زیانانەی کە لە ئەنجامی بەکارهێنانی ئەو مادەیە دروست دەبێت هەوڵ بدرێت ئەو زەرور و زیانانە کەم بکرێتەوە لە ڕاستیدا ئەو جۆرە شێوازە لە چەند وڵاتێک پیادە دەکرێت بۆ نمونە لە هۆڵەندا لە ئەوروپا ئەو شێوازە پیادە دەکرێت کە بۆ نمونە لە کلینیکەکان ئەو مادانە دەدەنە ئەو کەسانەی کە ئاڵوودە بوونە لە هەروها لە ئوسترالیاش بە هەمان شێواز پیادە دەکرێت واتە بەکارهێنانی ئەو مادەیە کارێکی نایاسایی نییە بەڵام دەبێت لە ژێر چاودێری پزیشکیەوە بەکاربێنرێت ئەوە بۆچوونی یەکەم کە پێی وایە ئاڵوودەبوون چارەسەر نییە بۆچوونی دووەم کە پێی وایە چارەسەر دەبێت لە ڕاستە کۆمەڵی ڕێگا بەکاردێنێت بەڵام بە شێوازێکی گشتی کێشەیەک هەیە لەگەڵ چارەسەری ئاڵوودەبووان ئەویش ئەوەیە زیاتر لە نیوەی ئەو کەسانەی کە با بڵێن پرۆگرامی چارەسەریان بۆ دەکرێت پاش تەوابوونی پرۆگرامەکە زیاتر لە نیوەیان دووبارە دەگەڕێنەوە سەر مادەکە لەبەر ئەوەیە ڕووداوی دووبارە گەڕانەوە دووبارە بەکارهێنانەوە ڕێژەیەکی زۆر بەرزە لە نێوان ئەو کەسانەی کە چارەسەریش بوون یعنی طبعا ڕێگا چارەکان ئەگەر لەوانەیە دوای حەستان کرد بزانن ئەوە دوای قسەی لەسەر دەکەین بەڵام بە شێوازێکی گشتی بەڵێ چارەسەری هەیە بەڵام زیاتریش لە نیوەی ئەو کەسانی کە چارەسەر دەبن پارسەلمان جێگەگەری وەیە بگەڕێنەوە سەرمادەکە خۆپاراستن و ڕێگریکردن بێت لە بەکارهێنانی ئەم جۆرە مادانە هەم مادەی هۆشگۆڕ و هۆشبەریش بەس پێم خۆشە جەنابەت باسی ئەوە بکەی ئایا ڕۆڵی هاوڕێ چییە و کۆی کە لە سەرەتای قسەکان تا باسی کرد هەندێک کەس هەیە بەهۆی هاوڕێکەیەوە تووشی ئەم ئالوودەبوونە ئەبێیان ڕۆڵی خێزان چییە؟ خێزان چۆن دەتوانێت ڕۆڵ بکێڕێ بۆ ئەوی تاکەکانی پارێزێ لە توش بوون بە مادە هۆشبەران و توشبوونیان بە ئالوودەبوون؟ بەڵێ وەڵاهی هەم هاوڕێیان فاکتەرێکی زۆر گرنگن لە یەکەمین توشبوون بە بەکارهێنانی مادەکە دووەمینیش بەردەوامبوون لەسەری سێمینیش دەبنە فاکتەرێکی گرنگ لەوەی کە کەسەکە ئەگەر چارەسەرش بکرێت دووبارە بۆی بگەڕێتەوە اینجا فشاری هاوڕێیان سەرەتاش باسم کرد
بەشێکی زۆری ئەو کەسانی کە ئاڵوو دەبوونە پێیان وایە هۆکاری سەرەکی یاخود فاکتەری سەرەکی کە پاڵی پێوەنان بۆ ئەوی مادەکە تاقی بکەنەوە فشاری هاوڕێیان بوو لەبەرەوەیە هاوڕێیان وەکو هۆکارێک لە قۆناغی یەکەم ڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە لەبەرەوەی گرنگە کەسەکە بەڕاستی و خێزانیش چاودێری هاوڕێکانی بکەن یعنی کەسێک کە هاوڕێیەکی هەبێت مادەی هۆشبەر بەکاربێنێت یاخود هۆشگۆر بەکاربێنێت ئەگەری گەلێک زۆرە کە ئەو کوڕەش یاخود ئەو کچەش لە دوا ڕۆژێکی نزیکدا بە هەمان شێواز مادەکە بەکاردێنێت لەبەرەوەی زۆر گرنگە بۆ نمونە خێزان چاودێری هاوڕێیان کە چووکە هاوڕێیان فاکتەرێکی گرنگیان هەیە وهروها تاکو دوای چارەسەریش کەسەکە ئەگەر وەکو تاک چارەسەریشی وەرگرت بێت بەڵام پاشان بگەڕێتەوە ناو هەمان ئەو هاوڕێیانەی کە مادە هۆشگۆڕەکان بەکاردێنن ئەگەری ئەوەی کە ئەو کەسە دووبارە بگەڕێتەوە بۆ بەکارهێنانی مادەکە دوای چارەسەری زۆر بەرزە لەبەرەوەی بەڵێ هاوڕێیان ڕۆڵیان هەیە لە سەرەتا و لە کۆتاش بە هەمان شێوە خێزانیش یەکەمین خاڵ لە خێزان لە هەرێمی کوردستانە ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان تاوانە و سزای بۆ دانراوە بە پێی یاسا بەڵام بۆ ئەوەی کە هێشتا ئالوودە نەبووە وتمان کە ڕێگری بکات و دوور بکەوێتەوە لە بەکارهێنانی بەڵام ئەوەی کە ئالوودە بوو پێویستی بە چارەسەرە ڕێگەکانی چارەسەرکردنمان پێ بڵێ ئەگەر کات هەبێت. بەڵێ لە ڕاستیدا لە هەرێمی کوردستان تا ئێستا زیاترین ڕێگا کە بەکاردێنێت لە چارەسەرکردنی ئەو کەسانی ئاڵوودەبوونە بە مادە هۆشگۆڕەکان بریتە لەو دەرمانانەی کە پزیشکانی دەرونی دەیدەن بە کەسەکە لەبەرەوەیە زیاتر با بڵێن چارەسەرەکە چارەسەرێکی کیمیاویە لەوەی چارەسەرێکی دەرونی بێت ئەوەی کە لە وڵاتانی پێشکەوتوو هەیە لە ڕاستیدا لە وڵاتان نەخۆشخانەی تایبەتی یاخود سنتەری چارەسەری تایبەتیان هەیە بۆ ئاڵوودەبووان کە وێڕای بەکارهێنانی دەرمان کۆمەڵێک ڕێگای تر بەکاردێنن لە چارەسەری اینجا ئەو ڕێگایانەش دەکرێت چارەسەری بە کۆمەڵ بێت بە گروپ بێت بۆ نمونە لە هەندێک لەو سنتەرانە ئەو جۆرە کەسانە بە شێوازێکی کۆمەڵ بێکەوە شەو ڕۆژ بەیەکەوە دەبن ئەو جۆرە پێی دەڵێن inpatient therapy واتە کەسەکان لە سنتەرێک دەمێننەوە بۆ نمونە لە مالیزیا ئەو کەسانەی کە ئاڵوودە بوون بە مادە هۆشگۆڕەکان بە پێی فەرمانی دادگا 2 ساڵ پێویستە لەو سنتەرانە بمێننەوە جا واتە شەو ڕۆژ پێکەوە دەمێننەوە هەوڵ دەدرێت ئەو پرۆگرامە چارەسەری هەیە کە کەسەکە دووبارە ئەو کارامەیانەی کە بەتایبەتی کارامە کۆمەڵایەتیانەی کە لە دەستی داوە دووبارە هەوڵ بدات فێریان ببێتەوە پەیوەندی کۆمەڵایەتەکانی پتە و بکاتەوە هەندێک لایەنی کەسایەتی کە کێشەی تێدا هەیە ئەویان چارەسەر بکات. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ئازاد عەلی پسپۆڕی دەرونی سپاس بۆ زانیاری و ڕێنمایەکانی هیوادارین بینەرانمان توانی بێتیان سوودێکی باش لە بابەتەکە ببینن ئەزیزان دەچینە لە نێوبڕک و دواتر دەگەڕێنەوە دەچینەوە لای پامێرانمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت لە ڕووی کاری ڕۆژانەی شێوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕاناپەڕێت لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش
ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت. ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووە سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خی گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بووینە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لە عزیزان ئێستاش چینە لای پەیامنەرانمان بزانێکین دەنگ و باسەکانی ئەمڕۆ چی و زانیاریەکانی ئەمڕۆ چییە سەرتاش پەیامنەرمان ڕێناز ئەرسەلان لە ڕانیەوە لەگەڵمانە کاک ڕێناز سڵاوی خۆی گەورەت لێبێت پێم خۆشە هەواڵەکان و زانیاریەکانی دەڤەری ڕاپەڕینمان پێ بڵێ ئەمڕۆ دەنگ و باس لە دەڤەری ڕاپەڕین چۆنە؟ بەڵێ سڵاوی خوا لە ئێوەش بەڵێ دەمەوێت چەند زانیارێک لە سنووریدا ڕاپەڕین بێ و بە بینەران ڕابگەێنم سەرەتا دەمەوێت لە کەشوهەوای دەڤەرەکەەوە دەست پێ بکەم دیارە کەشوهەوای دەڤەرەکە بەتایبەت لەم هەفتەیەدا بەراورد بە هەفتەیە ڕابردوو تقریبن لە 115 نزم بووەتەوە واتە پلەکانی گەرما دابەزیوە بەراورد بە هەفتەی ڕابردوو پلەکانی گەرما دابەزیوە و جەوەکەی تۆزێ فێنک بووە بەڵێ لە زانیاری دووەم دەمەوێت باسی مامۆستایانی وانە بێژ بکەم دیارە مامۆستایانی وانە بێژ بۆ خۆتان ئاگدارن بارودۆخیان چەند ساڵێکە داوای دامەزراندن دەکەن دیارە نوێنەری مامۆستایانی وانە بێژ کارۆ عەبدوڵڵا لە ڕۆژی ڕابردوودا ڕایگەیان تاوەکو مانجیدا چاوەڕێی حکوومەتی هەرێم و بەرپرسان دەکەن تاوەکو بزانێن هەڵوێستان چی دەبێت کە ئەو داواکاریانی هەیەە تاوەکو چەند داواکاریەکانیان بۆ جێبەجێ دەکرێت بەتایبەت داواکاری سەریشی ئەوان کە دامەزراندنە داوا دەکەن دامەزرێن بەڵام ئەگەر بێت و وەڵامی داواکاریەکانیان نەدرێتەوە و داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ئەوە هەڕەشەیەوە دەکەن کە دووبارە وەکو ساڵانی پێشتر بایکۆتی هۆڵەکانی خوێندن دەکەن بەڵێ دەمەوێت باسی کۆتایی هاتنی خولی هاوینەی سنتەری حکمە بکەم لە شکارتە دیارە ئەمڕۆ بەڕێوە دەچێت بۆ نزیکەی 600 قوتابی ئاهەنگێکی واتاسیم ئاهەنگێک سازدراوە لە ناحیە شکارتە باز لەوە دەکرێت جگە لە قوتابیان کە سوکاری قوتابیانیش ئامادە دەبن لە شوێنێکی گشتیدا ئاهەنگێکیشان بۆ ساز دەکرێت و بڕوانامی بەشداری بوون دەدرێت بۆ کەسانی کە بەشداری خولەکەیان کردووە بەڵێ لە زانیاریشتر کە دەمەوێت باسی خولی ڕابووم بکەم کە مەکتەبی کاروباری وەرشی کۆمەڵی دادگەری بە هاوکاری مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری خولێشان کردبوویەوە دیارە خولەکە سەرتاسەری بوو بە هەماشەوە لە دەڤەری ڕاپەڕینیش ئەم خولە بەڕێوە چوو دیارە وا بڕیارە ڕۆژی داهاتوو کۆتایی خولەکە بەڕێوە بچێت لە نێوان دوو تیپی سنوورەکەدا یاری کۆتایی ئەنجام بدرێت و دواتر خەڵات بەسەر سەرکەوتواندا دابش بکرێت بەڵێ لە زانیاریشترمدا دەبێت باسی مەکتەبە ئەهلیەکان کەم لە سنووریدا ڕاپەڕین دیارە بەشێکی زۆر لە هاوڵاتیان نیگەران لەوەی کە قوتابخانەی ئەهلی زۆر بووە لە دەڤەرەکەدا بە پێچەوانەوە گرنگی نادرێت بە قوتابخانە ئەهلیەکان لەگەڵ نزیک بوونەوەی دەوامی خوێندن دیارە هاوڵاتیان باز لەوە دەکەن کە زۆربەی قوتابخانەکانی سنوورەکە پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە جگە لەوەش زۆربەی قوتابخانەکانی سنوورەکە دوو دەوامی و سێدەوامی
تێدا هەیە بە پێچەوانەوە گرنگی بە قوتابخانە ئەهلیەکان دەدرێت ڕۆژ بە ڕۆژ قوتابخانەی ئەهلی لە سنوورەکاندا زیاد دەبێت جگەلەوەی کە باز لەوە دەکرێت کە ئەو قوتابخانە ئەهلیانەی کە دروست دەکرێت لەسەر حسابی هاوڵاتیانەوە تا زەوی بە نرخیان لە شوێنی بە نرخ پێ دەدرێت ئەمە لە حسابی هاوڵاتیان و دەڤەرەکە جگەلەوەش بە پارەیەکی زۆر هاوڵاتیان دەبێت بخوێنن لە قوتابخانەدا بە پێچوانەوەکو باسم کرد گرنگی نادرێت بە قوتابخانە ئەهلیەکان پێویستیان بە نۆژەنکردنەوەی هەیە هەروەها بەشێکی زۆری قوتابخانەکان دوودەوامی سێدەوامی تێدا هەیە پێویستە قوتابخانەی نوێ دروست بکرێت بەڵێ ئەوە زانیارەکانی سنووری ئیداری ڕاپەڕین بوو کە بە ئێوەم ڕاگەیاند. بەڵێ ڕێناسک دەبین تاات لە خوێندگە ئەهلیەکانە زیاتر گرنگی دەدرێت بە داوامی خوێنسکاران وین لە هەندێک لە مەکتەبە ئەهلیەکان تاات خوێندن دەستی پێکردووە ئەمە ئەوە دەگەێنێت کە بەڕاستی جیازێکی زۆر هێنە خوێندنەیە. سپاس بۆ زانیاریەکانە، سپاس بۆ پامنێرمان ڕێنازەر سەلان کە لە ڕانیەوە لەگەڵمانە بوو. ئەزیزان ئێستاش دەچینە لایڤیتیەک لە هەڵەبجە هەر لە سۆنگەی بابەتی گرنگیدان بە کتێب و زانست و زانیاری پێشەنگای کراوەتەوە لە هەڵەبجە و هاوکارمان سامان لەوێ ڤیدیۆکی بۆ ئامادە کردوین سەبارەت بۆ پێشەنگایە بابێکەوە بیندێری ئەو ڤیدیۆ بین. بەدەر لە بایەخی کتێبکار بە ئامەم پێشانگایش نەبێ لە ناو خوێنەری کووردا کەم ئەبێتەوە بەرەبەرە خوێنەوە کەم ئەبێتەوە بەڵام ئەمە من بە دیدارێکی چۆن لە ڕووی کۆمەڵایەتیەوە هاتوچۆت هەیە ئەمە هاتوچۆی کتێبەکانی ناو کتێبخانەکانمانن کە لە ماڵەوە سجن کراون سەردانەکەنەوە ئەم کتێبانە جارێکی کەوەکو خۆمان چۆن لە ڕووی کۆمەڵایەتیەوە ڕوحیەمان بەهێزە بێ من پێم وایە ئەمە هەر نەریتێکی جوانە ئەگەر کەسیش کتێب نەبا و کتێبیش نەیەنە بەڕاستی بچونکە کۆمەڵە ناونیشانە بینی من مەسەن گەڕام ئەو کتێبانە من شەیدای کتێبی ناو ماڵەکانم تا کتێبە چاپکراوە تازەکان بەڕاستی خەوە بینم بەر کتێبێ بکەوم کە ساڵانەیەم لێرەدا بەرەو کتێبانەیە کەوم کە لە خەون ماهەنوو دەسم نەکەوتم کتێبی کۆن بە تایبەتیەوە ئێستا فەرموو دیوانی حاجی قادری کۆیی مەسعود محەممەدە زۆریش کۆنە اینجا ساڵانە بەشداری ئەم نەریتەیەکەم هەم بەخشین بۆ خۆی مانایەکی جوانە دابەوە کە ئاڵوگۆڕی کتێب هەم سەردانی کتێبخانی سەردانی کتێبخانەکانمانە لە شوێنێکا بۆ ناو یەکتری ئەمە بۆ خۆی گەنگە اینجا ئەم ساڵ بەڕاستی لە ڕووی نەوەیەوە بەهایەکی جوانتریان یا بە پێشانگەکە بە یادکردنەوەی دوو لە ڕێبوارانی یەکەمی کتێبخانە دوای ڕاپەڕین لە هەڵەبجا کە خوا لێ خۆشمان قار شادی و ئەحمەد ڕەنجیارن بەڕاستی ئەوە بەلای منەوە ئەمساڵ دڵخۆشیەکەی زیاد. بەناوی خۆی گەورە دیارە خۆی کتێب ژیانێکی تایبەتە و ئەم ژیانە تایبەتەش پێویستی بەوەیە کە دەرفەتی بۆ بڕەخسێنرێت بە دڵنیاییەوە ئەم پێشنگایە کە لێرایە تایبەتمەندی خۆی هەیە هەم لەوەی کە ئەو کتێبە کۆنانەی کە خەڵک لە کتێبخانەکانیان زیندانی کردووە لێرە دەرفەتێکە بەوەی کە بیخاتە بەردەم کۆمەڵی خەڵکی کە ئیسفادەی لێ بکە و لە هەمان کاتیشا دەرفەتێکە بۆ ئەوانەی کە ئەو کتێبانەی کە دڵخوازیانە و لە شوێنەکانی کە ناتوانن دەستیان خەن لێرە دەتوانن دەستیان خەن. شەشەمین پێشەنگای بەخشینی ئاڵگۆڕی کتێبمان کردوێتەوە لە هەڵەبجەکە ئەمە دیارە ساڵانە بۆ تەنەریتێک و ئانی دۆستانی کتێب و مەعریفە چاوەڕوانی ئەم پێشەنگایان چکە پێمان وایە ینی لەم دۆخاکە کتێب و دۆستایەتی کتێب تا حد تا ئاستێکی مەترسیدار کاڵ بۆتەوە بە تایبەتی گەنجان سەرقاڵیان بە تەکنۆلۆژیا و کۆمەڵی گرفتیکەوە
کەمێک لەم بوارە دوورکەوتونەتەوە جا ئەم پێشنگایە ئەگەر کاریگەریکی کەمیش بێت کەمکردنەوەیکی ئەو ڕووبەرەدابڕانە کەمەش بێت ئێمە هەوڵمان ناوە ئەم ئەنی ئەو گرفتانە تێپەڕێن گرفتی مادی گرفتی دەسڕانەگەشتن بە کتێب دووری کتێبخانەکان هەرێکێک لەم گرفتانە کە هەبوو بێت بۆ هەرگەنجێک ئێمە ئەم ساڵ لێرە لە حەوشەیە کاپێکەوەن زیاد لە 5,000 ناونیشانی کتێب و ژمارەی کتێبمان پێش ئەنی عرض کردووە و تا ئێوارەش دڵنیان زیاد لە 30,000 کتێبی کە ئاڵو ئەنیلان هاوڵاتیاوە دێن بۆ ئێرە و ئاڵوگۆڕی پێکرێ ئەمانە هەستەکەم بتە دەرفەتێکی باش و لەو ڕەنگەوەش کە خوێنەرانی ئەم شارە لەم چالاکی ڕاستین. بەڵا عزیزان لە ئێستایا جگە لە زانکۆ و پەیمانگاکان زۆر ناوەندیتر هەن بۆ پێگەیاندنی کادر لە ڕێگەی خول و سیمینارات و وەرگرتنی کۆرس و ئەم بابەتانە زۆربەی زۆری بوارەکانی شەر لە بوارە ئیداریەکان و پزیشکیەکان و بانخوازی و شەرایەکانی شەو بگرە هەمووی ئێستا خۆشبەختانە ئەسپی خۆیانی تێدا تاو دەدەن و ئەو خەڵکە کادری ئەو بوارە پەروەردە ئەکات و پێگەیەنێ بۆ هەمان مەبەستیش لە هەولێر خولێک کراوەتەوە بۆ پێگەیاندنی کادری بانکخواز هاوکارانمان لە هەولێر ڤیتیەکیان بۆ ئامادەکردوین بینەریە بین بزانێکیان خولەکە چۆن بووە و گەیشتۆ بەچی. ئێمە لە نووسنگەی زانایانی کۆمەڵی دادگەری لەگەڵ مەڵبەندی هەولێر بە هاوبەشی ئەو پرۆژەیەمان ڕاگەیان لەسەر کتێبێک کە چۆن دەبیتە بانخوازێکی سەرکەوتوو وە کاتێ ئەوەمان ڕاگەیان سوپاس بەخوای پەروەردیگار نێسکەی 150 کەس بەشداری تێدا کردیا مامۆستا ئاین تێدایە تقریبا 20 فەقێ ئوجرە تێدایە خەریج کولیە تێدایە قوتابی کولی طب و کاسبکاری تێدایە کۆمەڵێک کەسی هەمەڕەنجی تێدایە بۆ ئێمە ئومێدمان وایە بە پشتیوانی خوای پەروەردیگار ئەو مەشروع بینە شارەکانی تر کە چۆن دەبیتە بانخواز چکە بابەتەکی زۆر گەنم بۆ مهمە خەرک هەشیار دەکاتەوە ئێمە بانخوازی سەرکەوتمان پێویستە لێ ئەو پرۆژەمان ڕاگەیان و بەڕێز دکتۆر زەمیلیشمان بان کردیا کە پرۆفیسۆری یاردەدەدا لە کولیە شەریعە و ئێستا وتارەکەی پێشکەش دەکا خەرکەکی زۆریش ئامادە بۆ بەشداریان کردووە مەبەستمان وایە بانکخواز پێ بگەینین چکە کاتێک لە ناو مجتەمع و کۆمەڵگادا بانخواز پێگەی خەرک زیاتر نزیک دەبێتەوە لە دینی خوای پەروەردیگار یعنی بانخواز چییە ئەوەیە کە لە شوێن ڕێی پێغەمبەران دەڕوا عەلەیهیم السەڵات وەسەلام پێغەمبەرانی خوا خەرچیان بان کردووە بۆ دینی خوای بانخوازانیش لە ڕێگای پێغەمبەرانەوە خەرجی بان دەکەن بۆ دینی خوای پەروەردیگار مەبەستمان ئەوەیە زیاتر خەرک لە دینی خوای پەروەردیگار بە نێزیک بخینەوە ئێمە ئومێدمان وایە ئەوە کوشتێکی ئەزموونی بوو ئومێدمان وایە بە تەماینە بە نیاز وینە ئەم چالاکی ئەو پرۆژەیە ببینە شارەکانی تکەی هەرێمی کوردستانیش ئینشاءڵڵا بەیزنی خوای پەروەردیگار بەڕاستی ئەم چاڵاتیانە سوودی زۆر زۆرە بە تایبەتی لەم سەردەمەی ئێستادا کە وەسایلەکانی ڕاگەیاندن بەداخەوە هەندێک لە کەناڵەکان کە هەندێک شتی زۆر نەشیا و پیشان دەدەن لە بۆ پەروەردەی کۆمەڵگەی ئێمە کە بەڕاستی زۆر نەگونجاوە جا بۆیە ئەم جۆرە کتێبانە خوێندنەوەی ئەم جۆرە کتێبانە زۆر بە سوودە بە تایبەتی لە بۆ خوشکانمان کە بۆ سوودی لێ دەبین لە بۆ پەروەردەی منداڵەکان یاخود لە بۆ بانکخوازان کە بەداخەوە زۆرێک لە بانکخوازان هەیە کە حەڵال حەرام دەکات و حەرام حەڵال دەکاتن کە زۆر پێویستە یەکەم جار ئەمە زانیاریمان هەبێ ئەم جدوایە زانیاری بەخشینە خەڵکی و بەڕاستی سوودی زۆر بێگومان ئەم کتابە سوودی زۆر بوو چەند
حەدیثێکی هینابوو کە بەڕاستی ئەمن گوێم لێ نەبوو تا ئێستا زۆرێک لە ئاەتەکانیشی کردبووە بە هێنانەوەی هەر بابەتێک ئاەتێک و حەدیثێکی لەگەر بوو کەوا هەر حەدیثێک مقابل ئاەتەکەی بوو یعنی تەواو لە بۆمە بەڵگەیەک تەواو بوو کە بەدەستمان هات وە زۆر زانیاری تری بە سوودیش تێدا بوو کە لە پێش خولەکە گوێم لێ نەبوو ئێستا کە سوودی زۆرم لێبینێ دەستخۆشی لە ناوەندی زانایان دەکەم کەوا هیوادارم بەردەوام بن لەکردنەوەی ئەم جۆرە خولانە کەوا سوودی زۆر هەیە لە بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بە تایبەتی لە بۆ خوشکانمان کەوا پەروەردەی منداڵەکانیان لە ئەستۆیە دەستخۆشیمان هەیە لە بۆ مەکتەبی زانایان نووسنگەی هەولێری مەکتەبی زانایانی کۆمەڵی دادگەری کە هەڵسان بکردنەوەی ئەم خولە چۆن دەبێتە ئەو ئاهەنگی ئەوڕەکە چۆن دەبێتە بانخوازی سەرکەوتوو و خولەکەشمان لەژێر ناونیشانی 30 هەڵوەستە لە هونەری بانگەوازکردن یەکێک بوون لە بەشداروانی ئەم خولە دەستخۆشیمان هەیە کتێبێکی بەهێز بوو بەڕاستی داوە و بانگەواز پێویستە لەسەر کوی گشتی مسلمانان خواهی پروردگاران که ادعو الى سبیل ربک بالحکمة والموعظة حسنة آیات اشتدا خواهی پروردگار فرمود ومن احسن قولا ممن دعا الى الله وعمل صالحا وقال انني من المسلمين چی قسەی لەوە باشترە کە خەڵک بانگ دەکات بۆ لای خواهی گەورە و پاشان ئەو کەسە دەڵێ ئەمن لە مسلمانانم کەواتە بانگخواز کەسێک نە لە مسلمانان جیابێتەوە هەموو دەتوانین بە ئەمر بە چاک و نەهی لە خراپەت ڕۆڵێک بجێڕین لەوەی کە ئەمر بە معروف و نەهی لە مونکەرەکە داعو بانگاز بکەین پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمووی بەلغوا عنی وەلەو ئایەتێکی لە منەوە بیگەێنن بانگە ئەو کەسەی دەیبیستێ باشتر تێبگا لەو کەسێکەوە بیستوێتی بەڕاستی لەو کەسێکەوەی گوتووە کەواتە یەک لە مامۆستا بەڕێزەکان دەفەرمێتن ئێمە ئەو دینی ئیسلامی کە دەگەینن حەقە بەڵام دەبێ وریاش بین بە شێوەیەکی حەق بیگەینن ئەگەنا ئەو کاتەی ئێمە شتێکی ناحەقمان کردووە سوودی ئەو جۆرە خولانە ئەوەیە بەڕاستی هۆشیارکردنەوەی ئێمەی مسلمانان زیاتر لەوە چۆنیەتی و مامەڵەکردنی داعی و بانخواز لە ناو خەڵکدا دەبێت چۆن بێتن ئاشنابوون بۆ هون حکمەتانەی و بۆ خاڵە گرنگانەی کە دەبێت لە کەسی بانخوازدا هەبێتن و هەموو مسلمانش لە کەسێکی بانخواز بێ بانخوازی تەنها کەس تایبەت نییە بە کەسێک کەوا بەس تەنها مامۆستایانی سەر مینبەر بەڵاستی دەتوانێت دەورەوە بدێنین ئەمر بە چاکە و نەهی لە خراپەیەک دەکات بانگەواز بەتاکید کە کتێبێک دەکرێت بە پرۆژە و خول و پێشبڕچێ ئەو کاتە زیاتر کاریگەر دەبێت بەشداربوو چەند جارێک دەیخوێنێتەوە هەوڵ دەدا کورتی بکاتەوە و هەوڵ دەدا خاڵەکان خەڵبێزەکان لەبەر بکاتن چەندین جار پێدا بچێتەوە بەتاکید کاریگەری زیاتر لەوەی زیاتر ئاەت فەرمودەکان و ناوڕۆژ کتێبەکەی زەبط بکاتن داواکەن لە مەکتەبی زانایان کۆمەڵ دادگەری ئەو جۆرە خولانە بەتاکید برەو پێ بداتن و زیاتر لە هەموو شوێن و شار و شارۆچکەکانیشدا گرنگی بدا بۆ جۆرە خولانە بۆ زیاتر هۆشیارکردنەوە تاچی مسلمان لە ڕووی داعوا و بانگەوازدا ئەزیزان بابەتێکی ترمان هەیە هەرڤیتێکی ترە بەڵام لاسەی سادق ئەنجام درراوە سمینارێکە سەبارەت بە ڕێنمایەکانی هاتوچۆ لێ بەڕێوەچۆ و ڕێنمایی هاتوچۆ و هۆشاری هاتوچۆ دەدرێت بۆ کەسانی کە بەشداریان کردووە بۆ زیاتر هۆشیاربوون و دووربوون لەو کارەساتە و ڕووداوانی کە ڕوبەڕوومان دەبێتەوە لە ئێستاە شەقامەکان ئاڵۆزیەک و جەنجاڵێکی زۆری پێوە و ڕووداوەکانی هاتوچۆ لە بەرزبوونەوەیە بۆیە هۆشیاری هاتوچۆیەکێکە لەو شتانەی کە پێویستە هەر تاکێک زانیاری لەبارەوە هەبێ و ڕەچاوی بکات و هۆشار بێ سەبارەت بۆ بابەتە بۆیە بینەری ئەو ڤیدیۆ دەبین سەبارەت بەوە. ئێمە لە دەستگای نووری حکمە لە قیسەی سادق هەستاوین بە ئەنجامدانی سیمینارێک بۆ قوتابیەکانی دەستگای نووری حکمە لە پێناو سەلامەتی قوتابیەکانمان کە ساڵانە چەندین ڕووداوی هاتوچۆ ڕۆیە ڕووداوی دڵخەزێنە
بۆیە داوامان کردووە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سەید سادق مامۆستایەکان بۆ نردوین تاوەکو هۆشیاری زیاتر بە قوتابیەکانمان بدات بۆی پابەندی ڕێگاکانی هاتوچۆ بن هەروەها پەڕینەوە بن لە پێناوی سەلامەتی بۆ قوتابیەکانمان زۆر بە پێویست تێزانین چونکە ڕەنگە زۆربەی قوتابیەکان ئاگاداری ڕێستا و یاساکان نەبن بەڵام کاتێک کە مامۆستایەکی بەڕێزێت و بۆیان ڕوونەکاتەوە ئەو کاتە باشتر ئەچەسپێ لە مشکی قوتابیەکانە هەروەها هەوڵەدەن یاساکان جێبەجێ بکەن و سەلامەت بن ئێمە پاسمان بۆ دابین کردوون گرفتی ئەومانە بوو کە زۆربەی قوتابیان نەیانەزانیت چۆن بڵێن لە پاسەکان دابۆزن و لە ڕێگاکە بپەڕنەوە کە خۆتەزانی جارەکەی ئێمە ڕێگایەکی زۆر سەریحە جا لە پێناوی سەلامەتی گیانی قوتابیەکانمان هەستاوین بە ئەنجامدانی ئەم سیمینارە سيري وانا كابتن عمل الاشتكاء وقت بردي باخشفاء بردي وشرانيك مناضي فرندوق بخاتي السكرة وإلى كاتم من أبرمو هیچ ئاراستەیەکی هێماکانی چۆنیە هیچ پۆلیسێک نییە هیچ ترافیک لایتێک نییە سەیری ڕاست و چەپی خۆم دەکەم ئەگەر ئۆتۆمبیل نەبوو یاخود ئەگەر ئۆتۆمبیلەکان لەمەوە دوور بوو بە ئارامی ئەپەڕێمەوە و بەم شێوەیە ئەم ئەنجامم کردووە زۆر سپاسی دەستگای نووری حیکماکەم بۆم هەموو زانست و زانیاریانە پابەندی یاسا ڕێنماییەکانی هاتوچۆ خوێندکارانی عزیز کاتێک کە پاسەر شۆفەکانان لەمەڕێنە لە کەپتەرێن کردەوە کەپتەری دەمازان بەم شێوازە ئەمە کارێکی گەڵەتە نابێت بناوە بۆی تۆ نەبێت زۆر بە پێویست و بە گرنگی ئەزانین کە لەم جۆرە سیمینارانە بەردەوام بێ بە ئامانجی ئاشناکردنی منداڵان و هەروەها ڕێنماییکردنی منداڵان لە ڕێگەکانی هاتوچۆدا و زۆر سپاسی دەستگای نووری حیکمەکەن کە سەرەڕای کردنەوەی خول و چەندین وانەی ناوازە هەستاون بە ئەنجامدانی ئەو سیمینارانەوە هیوای بەردەوامی کاری جوانتر باشتریان بۆ خوازی کاتێک کارێ بڵێن شێوازێک ناپڕێنەوە سەیری وێنەکە بکەن. بەڵێ هۆنیا بەڕاستی مناڵ وەکو مادەیەکی خام وایە هەر چۆنێکە بوێ ئەتوانی ئەوەی لێ دروستکەیجا هەر لە مناڵیە زۆر گرنگە ئەم جۆرە یاسایانەیان ئەم ڕۆشن بیرەگەشتیانە بترێ بە مناڵ و فێر بکرێبەوەی لە گەورەی یا بتوانێت جێبەجێ بکە. ئازیزان ئێمەش بەم ئەندازەیە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان و ئەمەش بڕگە بابەتەکانمان بوو بەو هیوایەی ئەم ڤیدیۆ و تەوەرەکانیشمان جێگای سود و ڕۆزامەندی ئێوە ببێ و ئینشاءڵڵا سبەینێ بە لەشی ساغەوە ئەگەینەوەلاتان ئەگەر خوا گەورە ویستی لەسەر. بەڵێ ئەزیزان خوا ئاگادارتان خواتان لەگەڵ.